ئایندەی هەرێمی کوردستان لە گفتوگۆی استراتیجی نێوان ئەمریکا و عێراق تەوەری ئەم هەفتەی پرۆگرامی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرهەم عەلی نووسەر و ڕۆژنامەنووس، دکتۆر سۆران بەرزنجی، مامۆستای زانکۆ، دکتۆر نەهرۆ زاگرۆس، چاودێری سیاسی، دکتۆر سامان شاڵی، شارەزا لە کاروباری ئەمریکا. خوشک و برانی خۆشەویست، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی تازەی بەرنامەی ستۆدیۆ 24 پێتان دەگەینەوە بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتێکی گرنگ و چەند تەوەرێکی گرنگ لە کۆی بابەتەکەدا. گفتوگۆی ئەم شۆمان پێوەستە بە پەیوەندیەکانی نێوان کۆماری عێراق و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە تایبەتی دوای سەردانی وەفدە باڵەکەی حکوومەتی عێراق بۆ ئەمریکا و دیدار و چاوپێکەوتنیان لەگەڵ بەرزترین دەسەڵاتی ئەمریکا و خاوەنی بڕیارەکانی ئەمریکا و لەگەڵ هەروەها ئەو دیدارانەی لە پراوێزی سەردانەکەیان لەگەڵ ناوەندە گرنگەکانی ئەمریکا و وەفدە باڵەکانی ئەمریکا کردووە. دەمانەوێت بزانین عێراق بەرەو چه ئایندەیەک هەنگاو دەنێ و بە تایبەتی لەو ئایندەیەدا ئەمریکا ڕۆڵی چی دەبێت لە داهاتووی عێراقدا. عێراق دووچاری چەندین ململانەی ناوخۆ و تەنگژەی ئابووری و سیاسی بۆتەوە. ئەمریکا چۆن دەتوانێت لەم قەیرانە گەورانەدا عێراق ڕزگار بکات و لە کاتێکدا عێراق کە دووچاری گرفتی زۆر بۆتەوە لە هەمان کاتدا بۆتە ساحەی ململانەی هێزە ئیقلیمیەکان و دووەلیەکان و ئەمریکا چۆن دەتوانێت عێراق جارێکی تر سەر لەبەری عێراق بە پاکراوی بداتەوە دەست عێراقیەکان و عێراقیەکان خۆیان ببن بە خاوەنی وڵاتەکە و سەروەریەکانی خۆیان بپارێزن، خۆیان بڕیار لە ئایندەی خۆیان بدەن. جا ئەم تەوەرانە لەم شەودا گفتوگویان لەگەڵ دەکەین لەگەڵ ئەم بەڕێزانە و لەگەڵ ئەم خۆشەویستانەدا. کاک بەرهەم دێمە لای جەنابەت بۆی دانیشتەکە بەڕێوە ببەی. دەسوودەم خۆش دکتۆر. پێم خۆش ئەگەر ئێوەش پێتان پەسەند بێ بیکەینە دوو گەڕ گفتوگۆکەمان. گەڕ یەکەمیان باسی گرنگی ئەم گفتوگۆ استراتیجیای نێوان ئەمریکا و عێراق بکەین، ئایا بە چه ئەنجامێکەکات و ئەو گرێبەستانەی کە واژۆکران لە سەردانەکەی مستەفا کازمی بۆ ئەمریکا، هەروەها لە بەشی دووهەمی با بڵێن لە گەڕی دووهەمی گفتوگۆکەمانە باز لەوە بکەین ئایا پێگە و ئایندەی هەرێمی کوردستان لە ناو ئەم گفتوگۆیە چی ئەبێت و ئەگەر بە ئەنجام بگات و بگاتە ڕێکەوتنێکی گرنگ پێگە و ئایندەی هەرێمی کوردستان چی دەبێ و ئەگەریش ئەنجامەکەی بە پێچەوانەوە بێ لە وەختەیە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردستان چۆن ڕەفتار بکەن. ئەم گفتوگۆ استراتیجی هەموو ئاگادارن کە دوو مانگێک لەمەوە بەر لە ڕێی با بڵێن کۆبوونەوەیەکی ڤیدیۆ کۆنفرانسەوە گەڕێکی لێ بەڕێوە چوو قۆناغی دووەمی ئەوە بوو کە شاندی باڵای حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی مستەفا کازمی و بە یاوەری شاندی هەرێمی کوردستانیش و شاندی حکوومەتی عێراقیش سەردانی ئەمریکای کرد و لەلایەن سەرۆک ترامپ پێشوازی لەکرا و پرێس کۆنفرانس بەڕێوە چوو لە پەراوێزی ئەم گفتوگۆیانی نێوان هەردوو وەزارەتی دەرەوە چەند گرێبەستێکی گرنگ واژۆکران لە بواری وزە و هەروەها لە بواری پەترۆلیش لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکی با بڵێن یادداشتی لێگەیشتنی ئیمزاکرا. ئەوەی کە لە ناو لێدوانەکانە دیارە ئەو لە ناو میدیاکانە دەرەکەوێ ئەم گفتوگۆیە بە دوو قۆناغ ئەڕوا. قۆناغی یەکەم قۆناغێکی ئەمنی و سیاسیە کە زۆرتر لە ئەستۆی حکوومەتی عێراق و پێویستی بە چەند هەنگاوێکی کردداری و یەکلاکەرەوە هەیە. قۆناغی دووەم زیاتر لە ئەستۆی حکوومەتی ئەمریکا دەبێ کە زیاتر هەندێک بەڵێن و پابەندی ئابووریە و خستنەواری جێبەجێکردنی گرێبەستە ئابووریەکانە. بەڵام بەڕای من ئەگەر قۆناغی یەکەم جێبەجێبوونی قۆناغی دووەم بەندە بە قۆناغی یەکەمەوە، ئەگەر حکوومەتی عێراق لە قۆناغی یەکەمە نەتوانێت یەکلاکەرەوە بێ بە تایبەتی لەو ویستە سەرەکیی ئەمریکا لەو مەرزە سەرەکی ئەمریکا کە دایناوە لاوازکردن یا کاڵکردنەوەی هەژمونی ئێران و دەستێوەردانی ئێران لە عێراق، هەروەها نەهێشتنی دەسەڵاتی میلیشیا چەکدارەکانی سەر بە ئێران لە عێراقا. ئەگەر حکوومەتی عێراق بە هەر میکانیزمێک و هەر شێوەیەک بتوانێت ئەمە بکە، لەو باوەڕێم قۆناغی دووەم ڕەنگە ئەمریکا زۆر بە ئاسانی بتوانێت ئەوەی کە لە سەرەتی جێبەجێ بکە. بەڵام بەڕاستی ئەگەر تۆ بیتە سەر ئەو سەرۆک ترامپیش لە پرێس کۆنفرانسا باشەکەی لەگەڵ مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق ئاماژەی بەمە تەنانەت بە دێڕێک وتی
ئەو هێزە کەمەی عێراق کەمەی ئەمریکا کە لە عێراق ماوەتەوە بۆ ئەوەی ئەگەر ئێران هەست جوڵەیەکی کرد ئێمە وەڵام بینەوە و بە ئاشکرا با بڵین متمانەیەکی بە مستەفا کازمیدا کەوتی ئازایە و باوەڕم پێیەتی ئەتوانێت هەنگاوی یەکلاکەرەوە بنێت و سیادە بۆ عێراق بگێڕێتەوە. ئەمە بەڕاستی حکوومەتی عێراقی سۆتە بەردەم ئەرکێکی قورس تۆزێک لە بیریشمان نەچێ، یانی لە عێراق بڕیارێک لە پەرلەمانی عێراقی بەبێ سونە و کورد ئەو بڕیارە درراوە کە بە هەموو شیعەکان بڕیاریاندا کە هێزە بیانەکان بڕۆن دەرەوە بە سیشتایە بە زۆری ئەمریکا بوو کە بچێت دەرەوە و زایدەنەوەی لە سەرەتای دەستپێکی ئەم گفتوگۆیە تا ئێستاش کە مستەفا کازمی گەڕاوەتەوە هێزە باڵا دەستە گەورە شیعەکان ئەوانەی کورسی زۆریان لە پەرلەمان هەیە، ئەوانەی چەکداری زۆریان هەیە، ئەمانە زۆر دژی وجودی سیاسی و ئابووری و ئەسکەری ئەمریکان و ئەستا چەند سەیری گورگرێ بەست و گفتوگەکانی ژەکەی بەو ئاراستەیە ئەڕۆن کە لە ڕووی ئابوووریەوە ئەگەر بێتە جێبەجێکردن بچێتە واری جێبەجێکردنەوە عێراق ئیتر ئەبێ پشت بە کڕینی کارەبا لە ئێران و کڕینی غاز لە ئێران نەگرێ کە بە سێقات و سوارقات لێکڕێ لە کارەبایە پشت بە وڵاتانی کەندا و بەستێ و لە غازیشا ئیتر لە وردە ئەو غازێک 80 ساڵ زیاترە لە عێراق سووتێ بە بەلاش و بەهادەرە ڕوا بیخاتە ئیش. ینی بە بڕای من تۆزێک کۆمەڵک دژوازی و شتی دژبەیەک هەن لەناو ئەم گفتوگۆیانەیە ڕەنگە ئەمەش تۆزێک لەمپەر دروستکە. بەتاکید بەڵام بە قەناعەتی من ئەوەیە کە لەم کاتەیە بۆچی عێراق و ئەمریکا بۆ نمونەیە با بڵێن ئەمریکا و عێراق ناچارن بەوەی کە بچن ناو داڕشتنەوەی پەیوەندیەکانیانەوە بۆی فۆرمێکی دیکە فۆرمێکی تازە لە پەیوەندیەکانیان بێنە ئاراوە. بە قەناعەتی من پەیوەندی بە دوو حەقیقەتی چەسپاوە هەیە. یەکەمیانەوەیە کە ئەمریکا بۆی دەرکەوت کە پاش پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2023دا تا ساڵی 2020 وەکو براوەی پرۆسەکە دەرناکەوێت ئەگەر چی خۆی ڕێبەری پرۆسەکە بووە. ینی سەرباری ئەوەی کە پتر لە 7 تریلیۆن دۆلاری لە عێراقی دوای 2023 خەرج کردووە سەرباری ئەوەی کە داتا فەرمیەکانی پێنتاگۆن ئەڵە 5,011 سەربازی ئەمریکایی لە عێراقا کوژراون سەرباری ئەو هەموو هەوڵانەی کە ڕێبەرایەتی هاوپەیمانێتیەکی گەورەی دژ بە تیرۆریستانی داعشەکە بەڵام هێشتا وەکو براوە نایەتە بەرچاو. ئەزانێ کە ئەو ئێستا لە جێگەی ئەو براوەی سەرەکی ئەم پرۆسەی کە ئەمریکا دەستی داوەتێ پتر ئێرانە. ئەوە ئێرانە لە ڕووی سیاسیەوە هەژمونی بەسەر عێراقا هەیە و ئەوە ئێرانە کە لە ڕووی ئابووریەوە ئابووری ئێران و عێراق و با بڵێن پەیوەندیەکی بازرگانی تاکلایەنەی 12 تریلیۆن دۆلاری ساڵانەی هەیە لەگەڵ عێراقا کەواتە هەرچی چۆنێک هەیە ئەیەوێت لەلایەک لانی کەم ئەگەر براوەی سەرەکیش نەبێ وەکو براوە دەربکەوێ بۆ ئەمە ئەزانێ لەم شێوازە لە پەیوەندی ئەوەی کە کاکبەرەم باسی کرد ئەوەی کە لە پێنجی کانونی یەکەمی 2020 تا ڕوویدا لە پەرلەمانی عێراق دەرخەری ئەو حەقیقەتەیە کە ئەمریکا سەرباری هەموو ئەوانەی کردوێتی هەتا ئێستش لە دیدی زۆرینەی حکومڕانی عێراقیە هێزێکی نەویستراوە، هێزێکی بێزراوە و هێزێکە کە هەوڵی دەرکردن و با بڵێن دەرکردنیەتی لە چوارچەوەی سیاسی و ئابووری عێراق. هەرچی پەیوەندی بە عێراقیشەوە هەیە ئەزانێ کە ئەم جۆرە لە پەیوەندی لەگەڵ ئەمریکا مادام ناتوانێت ببێ ئەمریکا بەردەوام بێ، مادام لە دیدێکی پراگماتیکیەوە ناتوانێت عێراق ئەمریکا دەربکا و دەری بنێوەکو ئەوەی کە پۆپۆلیستەکان و هەندێک لایەنی شیعە بانگەشەی بۆکەن هەوڵەدا جۆرێک لە ڕێخستنەوەی پەیوەندی و جۆرێک لە پەیوەندیەکی هاوسەنگ لە بینیانە دروست بێ. بۆیە گەر دیقەتی و دەستەواژەکان بدەن کە لە میانی ئەم سەردانە و بەیاننامەکانە بەکار هاتووە. هەرچی ئەمریکایە ئەڵێ ئێمە داوای healthier relationshipەکەین واتە پەیوەندیەکی تەندروستتر لەگەڵ عێراقا، بەڵام عێراق ئەڵێ ئێمە داوای پەیوەندیەکی balance relationshipەکەین واتە پەیوەندیەکی هاوسەنگ لەگەڵ ئەمریکا. بەڵام ئەوەی سەرنجی منی ڕاکێشا دیپلۆماتکارە ئەمریکایەکان دەستەواژەی salvation process بەکارەهێنن بۆ ئەم گفتوگۆیانە. salvation لە زمانی ئینگلیزیە طبعاً بەمانای ئەوەی عەرەب بەڵێ ئینقاذ ما يمكن ئینقاذه واتە کاولکاری ڕوویداوە، وێرانکاری ڕوویداوە، بەست و ئەتوانی لە ئەم وێرانکاریە چی ئەتوانی دەرباسکەیت و قوتاریکەیت. بۆیە پرۆژەیەکی زۆر تۆکما بە هاوکاری ناوەندە زۆر بە ناوبانگەکانی توێژینەوە و بیرکردنەوەی ئەمریکایی حازر کراوە کە 33 بەند لە خۆیەگرێ ئەم گفتوگۆ
استراتیژیانە لە ئەگەری سەرگرتنیدا بۆ شێوەی کە ئەمریکا ئەوێ زۆر بەرفراوانترە بێ لە ڕێکەوتنامەی استراتیژی کە لە ساڵی 2010 ڕوویداوە. بەڵام وەکو شتێکی حتمی کاکتۆر نەهرۆش باسی کرد لە سەرەتاکەیە ئەوەیە کە ئەم گفتوگۆیانە سەرنجام بە دوو ئاراستە ئەڕۆن و لە بەردەم دوو ئەگەری حتمیان یان ئەوەیە ئەگەنە ئەنجام و ڕێکەکەون یانیش ئەوەیە کە ڕێک ناکەون. بەڵام ئەو پرسیارانەی کە لەم دوو ئەگەرەیە دێنە ئاراوە پرسیاری زۆر قورسن بۆ وەڵامدانەوە. یعنی لە ئەگەری ڕێکەوتنە دروستە جۆرێک لە پەیوەندی هاوسەنگ و جۆرێک لە داڕشتنەوەی فۆرمی پەیوەندی لە نێوان ئەمریکا و عێراقا هێنێتە ئاراوە، بەڵام ڕۆڵی ئێران لەم بینایە چییە بێکێنە کە ناری ئەم ڕێکەوتنەیە و هەژمونێکی مطلقی سیاسی و ئابووری بەسەر پرۆسی عێراقەوە هەیە. عێراق چی هەیە لە بەرامبەر بیدا بە ئێران بۆ ئەوەی دڵنەوایی کاتەوە و ڕازی کات لە بەرامبەر ڕێکەوتنی لەگەڵ ئەمریکا؟ مووقفی هێزە شیعەکان چییە بێ بە تایبەت کە ئێمە بەرەو هەڵبژارد نەچین و لە ئەگەری ڕێک نەکەوتنات کە تۆ لەگەڵ ئەمریکا ڕێک نەکەوی پێم وابێت دۆناڵد ترامپ زۆر بەڕوونی لە کۆتایی مانگی یەکی ئەم ساڵا ڕوونی کردەوە تێگەر ئێوە نەمانی ئێمەتان لە وڵاتەکەتان ناپەسەندە ئێمەش بەلامانەوە ئاساییە، بەڵام ئەبێ ئێوە حازر بن بۆ چەند شتێک. یەکەم ئەبێ هەموو ئەو مەسرفەی کە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە کردومانە واتە 7 تریلیۆن دلار پێویستی بەوەیە نزیکەی 10 ساڵ نەوتەکەی بفرۆشێ و پارەکەی لە بانکی TBI نیویۆرکە بلۆک بکرێ هەتاوەکو ئەمریکا مافەکانی خۆی لێ وەرەگرێتەوە و ئەمریکا لە ئەگەری دەرکردنیا بەو شێوەی کە هێزە شیعەکان داوایەکەن و ناتەوێت لەگەری ڕێکەوی ئامادەیە بە زمانی سزاکانی وەکو ئێران مامەڵەت لەگەڵاکە. ئایا عێراق بەرگەی یەک مانگی سزاکانی ئەمریکا ئەگرێ؟ ئایا بەرگەی ئەوە ئەگرێ کە تۆ نەوتت کە شادەماری ئابووریتە نەبفرۆشرێ و بشفرۆشرێ داهاتەکەی لە بەرەوەیە چێتە ئەمریکا بلۆکەکرێ و ئایا تۆ بەرگەی قانونی قەیسەری هاوشێوەی سووریا ئاگری کە بکرێتە جەستەیەکی بێگیان؟ ئەمن پێم وایە هەم ڕێککەوتن لەم پەری زۆری لە بەردەمە و هەم ڕێک نەکەوتنیش تەداعیات و لێکەوتەی زۆری ئەبێ. دکتۆر سامان زۆر باس لەوا کرێ ینی زۆر لە چاودێرانی ژەواڵێن ئەمە دوایین دەرفەتە بۆ هەستانەوەی عێراق ئەگەر بە تەواوەتی بگەنە ڕێکەوتن هەندێکشەوە بۆ ئەمریکاش دوایین دەرفەتە بۆ ئەوەی سیاسەتێکی دروست و بەرهەمی ئەو هەموو قوربانی هەم خوێن ئەو هەموو خەرجیە پارێشی کە لە عێراقا لە ماوەی لە 2023 تا ئێستا سەرفی کردو. ئایا ئەوە بەڕاستی دوایین دەرفەتە بۆ هەردوولا؟ طبعا پێشەکی پێشەوەی جوابی وەڵامەکەمە حەزەکەم باسی استراتیژیای ئەمریکا بکەین. نەختێ بچینە دواوە بزانین استراتیژیای ئەمریکان لە منتەقەکە چۆن بۆ چۆن گۆڕانی بەسەر هاتووە و ئیمڕۆ استراتیژیای چییە؟ چونکە زۆر گۆڕان هەبووە. ئەگەر گەڕێنێ دواوە لە 60ەکانەوە 70 نەوەکانەوە تاکون 2000یش استراتیژیای عێراق بوو دروستبوونی دوو دەوڵەتی مەشغوڵ بوو بە سیاسەتی دروستبوونی دوو دەوڵەتی فەڵەستینی و ئیسرائیلی پێکەوە و ئاشتی بێنە ناوچەکەوە. تێگەی لەگەڵ ئەمەشە یعنی ترسی ئرهاب نەبوو لە ناوچەکە. ئەمە گەورەترین سیاسەتیان بوو ئایانویست بەڵەنسێ بخەنە سەر سیاسەت لە ناوچەکە و لەو منتەلەقەوەیە کاریان نەکرد. بەڵام لە دوای حداسی 11 سپتەمبەرەوە شت هەمووی گۆڕا. سیاسەتی ئەمریکا گۆڕانێکی زۆر دراستێکی بنەوەکو هەر ئەمریکا و دەوڵەتەکانی ئەوروپا و عالەمیش قەزەی ئرهاب بوو بە ڕقم یەک. دەستیان پێکرد لە ئەفغانستانەوە لە عێراقەوە دەست پێکرا کە ئەمانە منتەلەقی ئرهابن لە عالەمە کە دەرکەو 2023 تاکون لە مانگی 6 2023 من لە زمنی وەفدی معارەزە بووم چوون بۆ وایت هاوس لەگەڵ دکچێنی و لەگەڵ گوندی لە زەرایز و ڕامس هین وڵفەوت سوانە کۆبوونەوەمان کرد دەربارەی عێراق چۆنە بێ دوای 2 هەفتە لیاننا وەروای دوای کە چوین بۆ لای لە پەنتەگۆن ڕەمسفڵدمان بینی لەگەڵ جەنەڕاڵەتەکانیە بەحسی عێراقیان کرد ئێراق چۆنە بێ و چۆن نابێت و زۆر مهم بوو دەوری کوردی لای ئەوان زۆر بە گرنگی حسابیان بۆ دەوری کورد کرد بوو لە ببێ بە ئایندەی چۆنەڵی قووەتێک لە پشتی ئەوەی کە پاڵ بە دیموکراسیەت لە عێراقا بێنێ و دروستبوونی عێراقێکی تازە. یعنی ئێستا کاکتۆر ئەوەی کە جناب تێڵێ ینی کەواتە ئێستا پرسی عێراق شان بەشانی پرسی فەڕەستین و ئیسرائیل یا قەزەی عەرەب ئیسرائیل ئەگەر ناوی لێ بنین هاوتەری بن یعنی هاوکێشەیەکی جێگیرە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە گۆڕاوە لە دوای 2023 وەکوتم ئرهاب کە دەستی پێکرد قەزەکەی دوو دەوڵەت و ئەوانە نەختەیە چۆ دواوە یعنی باکسیتی وەرگرت ئەو لەوێتەکە بە سکیوریتی ئەمنی ئیسرائیل ڕقم یەک و ئەمری دەوڵەتی
کەنداو وڵاتی کە بەڵێ کەنداو بۆ نەوتەکە و بۆ وەکو دۆستێکی ئەوان چێ دەرکەوت لێرە ئێران وەکو دەوڵەتێک کە پشگیری ئرهابەکە لە ناوچەکە ئەوە ئێران بوو بە تارگیتیان یعنی هەدەفەکان ئێران بێ لەم لاشەوە دەوڵەتی خلافە دەرکەوت کە ویستیان خلافە بکرێت لەبەرەوە سیاسەتی ئەمریکا داڕژرایەوە لەسەر ئەم خاڵانە 5 خاڵیان تقریبا وەکو ئیستا بڵێن هەیە یەکەم ئەوەیە کە داعش نەمێنێتەوە دووەم کۆڵیشنی دروست ببێ بە تایبەتی لە بینی سعودیە و مەسرە دروست ببێ کە دژی ئەو هەدەف نەبێ بۆ تۆرۆریست ئێرهاب لەبەر ئەوە خاڵێکی کەش ئەوەیە کە لە شەریعە دەرزەڵێتەوە لەو وەهابیەکان با بڵێن لە ئەزهەر کە تەشجیعی ئێرهابەکە و خۆفی دائی ئەوانە ئەکات لە ناو دەرسکردنەوە دژی جوڵەی شیعەگەری و ئیخوانی کە هەردووشیان زۆر اینجا چی بکات خاڵێکی کەش ئەوەیە دروستکردنی هاوبەشی لەگەڵ ئیسرائیلە ئەوە خاڵی گرنگی ئیستا ترامپە بڵین ئەم دەورەی کە بتوانی کۆلیشنێ دروستکە لە بینێنە ئەوە بوو کە ئەو ڕێکەوتنی ئەخیر کە لەگەڵ ئیماراتە ئەوە هەنگاوێکی زۆر گرنگ بوو کە توانی سەرکەوتوو بیتیا و دەوڵەتان تقریبان 40 بۆ 45 دەوڵەت پشگیری ئەم ڕێکەوتنەی کرد و بتوانێت ئەمە کۆلیشنێ دروستکە پێڵن ئەنتی ئیران ئەمانە دژی ئێران دروستکرێ لێرە اینجا استراتیجیەکیش بێ کە عێراق ببێ لە ناوچەکە دەورێک ببینە کە بتوانێت ئەم چۆنەڵێ مەوجەی ئێران لەم ناوچەکە بوەستێنێت وەکو حاجزێ بێ دروستی کات ئەمە سیاسەتی ئەمڕۆی ئەمریکا لە ناوچەکە لە ناوچەکە عێراق چۆن عێراق ئێوەیە لەگەڵ ناوچەکانە بووە وتیشێتی کازمی لەگەڵ ترامپە لە دانیشتەکە ئەیوت ئێمە ئەمانەیە معاملە بکەین دەوڵەت بۆ دەوڵەت نۆکو لەگەڵ ملیشیا سەیتەرە بکرێ میلیشیای وەلاییەکان کە من ناوێنێنە وەلایی چووکە ئەوانە جان لەگەڵ حەجی شعبیە نەختێ ئەو سیفەتیان وەرگرتووە ئەو وەلایەنە ببن بە ئەوەی کە حساب بۆ حکوومەتی عێراق نەکرێت و حکوومەتی عێراق زەعیف کرێ ئەم چوونەی ترامپ کازمی وەفدەکە بەو شێوەیە تەبعەن ئەمە پشگیرێکی بەهێزە بۆ کازمی بەڵام کازمی مەشاکیلی زۆری لەبەردەمایە مەشاکیلێکی زۆری لەبەردەمایە توانین بەحسیکەی بەحسی ملیشیاکانە بەحسی کۆڤیدە بەحسی فاینانشاڵە مالیەیە بەحسی سەکیوریتیە مزاهرەکانە بەحسی جيش ولايان بوچه لو جيش ولا انجا فساد انجا ريفورم كبكريا ام حمو بيكاري اما انا حموي انجا مهمترين اشتوى علاقاتي لقال هريمه جون هذا او علاقات زور جرينجا شون بالانسيكا وامريكا دائما من الله مولاه والرجو تاكن استا اميوتو ايوه هريمي كي بهيز به لانه تشوي عراق دكتور لم كاتيكا گفتوگۆ ڕوا ئەمریکا بەرەو هەڵبژاردن ڕۆ ینی کە گفتوگۆ بەڕێوە چوو قۆناغی دووهەمی ئەمریکا بەرەو هەڵبژاردن ئایا ئەم هەڵبژاردنە چ ڕۆڵێکی بێ لە سەرگرتنی ئەم گفتوگۆیەوە گەشتن بە ڕێکەوتن ڕۆڵێکی یەکجار کاریگەر و گەورەی دەبێ بەڵام بەرلەوە تاوان باسی ئەوەت کرد پێشێستا و پرسیارەت وروژان کە ئایا ئەمە دوا دەرفەتە لە بەردەم عێراق یاننا بێگومان ئەمە دوا دەرفەتە تاوان لە مانگی یەک ئەو کاتێک کە پەرلەمانی عێراق بڕیاریدا کە جێیشەکانی سەربازەکانی ئەمریکا لە عێراق دەربچن ئیدارەی ترامپ و کۆشتی سپی گەیشتبوونەوە باوەڕێ کە پێویستە بڕۆن کە زانی بیان مانویان لە عێراق گرفتی زۆری بە دوای خۆی دادنێ هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی زۆر بابەتی دیکەوە پێویست ناکەوەندە لە عێراق بمێننەوە هەموو ڕاوێژکارەکانیشی ئاوایان بە ترامپ دەگوت بەڵام کە دوای ئەوەی دەرفەت هاتە پێشەوە کە سەرۆک وەزیرانێکی تازە بۆ عێراق دیاری بکرێت تاوان بەر لە مستەفا کازمی خەڵکیتر دەستنیشانکرا نەیانتوانی متمانەی زۆری پەرلەمان و ئەمانە بەدەستبێنن لە عێراق جاکە کازمی هاتە پێشەوە ئەمریکا ئەم دەرفەتەیدا بە عێراق و چەند مانگێکیش بۆ کازمی کە لە مانگی 5 هاتوۆتە دەسەڵاتی گرتووەتە دەست هەستیان کردووە کە دەیەوێتن عێراق بەرەو باشی ببە هەستیان کردووە توانای ئەوەی هەیە کە عێراق سەر لە نوێ دابڕێژێتەوە لەسەر لاپەڕەیەکی تازە
لەسەر لەم لاپەرە تازە پەیوەندیەکانی نێوان ئێران و عێراق و ئەمریکاش دیسانەوە دابڕێژرێتەوە و هەستیان کرد کە کازمی پێویستی بە پاڵپشتیە بۆیە کە داوەتی ئەمریکا کرا بە جارێکتر بیرتان بخەینەوە کە ئەوەیە کە بانجیان کرد بۆ ئەوەی یارمەتی بدەن یارمەتیەکەش تەنها لە ڕووی بە قسەکردنەوە نابێت دەبێت بە پراکتیکی بێ بۆیە 6 تەوەریان هەڵبژارد بۆی قسە لەگەڵ عێراق بکەن کە ئەمریکا ئامادەیە لەسەر ئەم 6 تەوەرە پاڵپشتی کازمی و عێراقی خام بکات تەوەرەکان چی بوون یەکەمیان ئابووری بوو زانیان کە سەرۆک وەزیرانێکی بەهێز بتوانێت عێراق دروست بکاتەوە پێویستە ئابووریەکی بەهێز دروست بکاتەوە ئابووری عێراق تەواو تەفلیش بووە ینی هێزە میلێشیایەکان خۆیان لەلایەکدا حکوومەتێکنەوەتر لە ڕووی ئابووری و حکوومەتێکنی تر تا دەگاتە هەرێمەکان و تا دەگاتە شوێنەکانی دیکە دووەمیان وزەیە لە کەرتی وزەشدا بە هەمان شێوە لە زۆر شوێنی عێراقدا هەیە وزەی عێراق و سامانی سروشتی عێراق بەدەست چەند کەسێکی میلیشیاوە هەیە بەدەست مافیاوە هەیە و وزە گەندەڵێکی زۆری تێدا هەیە عێراق خاوەنی ئەو هەموو گاز سروشتیە بۆ نمونە بەڵام کەچی کارەبا لە ئێرانەوە دێنێ ئەمانە هەمووی گرفت بوون تەندروستی و ژینگە بە هەمان شێوە پێ تەندروستی و ژینگەی عێراق وا تێک چووە پێویستی بە چاکبوونەوە چکە سەر لە بەری شتەکانی دیکە چاک بکەگەر تەندروستی و ژینگەکەت ئاو بەرەو کاولکاری بڕوا گرفتێکی گەورە دروست دەکات بابەتی چوارەم کە قسەیان لەسەر کرد ڕامیاری و دیپلۆماسی بوو پەیوەندیەکانی عێراق لە داهاتوودا لەگەڵ وڵاتەکانی ناوچەکە و لەگەڵ کەندا و کەنداوێکی تازە خەریکە دروست دەبێت ئێستا کە ینی تێڕوانینی کەندا و تازەتر دەکرێتەوە ئەوەیە کە عفومەکەی پێم وایە تێڕوانینەکە بۆ کەندا ئەوەیە کە شێوازێکی وەکو یەکێتی ئەوروپا دروستکەن بۆی هاتوچۆ هەبێ و سنوورەکان لە بینانە کاڵ بێتەوە بۆی عێراق ڕوو بکاتە کەنداوە ئەگەر سەیری ئەم ئیتفاقیەی نێوان ئیماڕات و ئیسرائیل بکەیت چەند شتێکی زۆر گرنگی تێدایە یەکەم جارە وڵاتێکی عەرەبی دان بە سربەخۆی ئیسرائیل دەڵێن بەبێ ئەوەی باز لەوە بکاتن کە ئیسرائیل پێویستە دان بە سربەخۆی فەڵەستین ئەمە یەک دووەم هاتووەچی کردووە دانی بە سربەخۆی ئیسرائیل ناوە بەبێ ئەوەی بڵێ کە قودس پایتەختی ئیسرائیل دیە سێمیان ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە چەندین ساڵە هەموو وڵاتانی عەرەبی بە تایبەتی کەندا و دەڵێن ئیسرائیل ئەو کاتە ئێمە دەتوانین مامەڵەی لەگەڵ بکەین ئەگەر بگەڕێتەوە بۆ سنوورەکانی 1967 بەڵام ئەمە نەگەڕاتەوە هیچ ئەم شتانە باسی لێوە نەکرا جا هەست دەکەی کەنداوێکی تازە لە دایک دەبێت پۆمپێیۆ ئێستا لە ئیسرائیلە دێ بۆ سوودان و دێ بۆ بەحرین و دێ بۆ چەند وڵاتێکی دیکە لەم چەند ڕۆژەی داهاتوودا چەند وڵاتێکی دیکە هەمان ئەو ئیتفاقی کە لە نێوان ئیسرائیل و ئیماراتی خەریکە پاتی بکەن و بە تایبەتی سوودان زۆر نزیکە بۆی ئەلانی کردڵێ دوو شتی گرنگم هەیە یەکەم کەمکردن هەژمونی ئێران و دووهەم پەیوەندی باشنی پەیوەندیەکانی ئەمە چار بابەتمان باس کرد لە پەیوەندیەکانە کە لەگەڵ کازمی باسکرا بوو لەگەڵ وەفدی عێراقی باسکرا بوو پێنجەمیان ئاسایش و دژە تیرۆر بوو کە تاوەکو ئێستاکە گرفتن لە عێراقدا شەشەمیان پەروەردە و خوێندنی باڵا و کلتور بوو ئەمانەش زۆر بابەتی گرنگە جا ئەمریکا دەوێت لەم شەش ڕۆوە یارمەتی عێراق و کۆڤید بەڵێ تەندروستی ژینگە لەم شش بوارەوە یارمەتی عێراقدا یارمەتی سەرۆک وەزیرانێکی تازای عێراقدا بۆی عێراقێکی تازە دابڕێژرێتەوە لەسەر لەو داڕێژراوەنەوەدا ئەمریکا دەیەوێت یان بەو شێوازە بێ و عێراقی کە خۆی دەیەوێتن و سەروەریەکانی ئەو قیمە ئەخلاقی و سیاسیانی کە ئەمریکا لەسەر داڕێژراوە دەپارێزرێت لەو عێراقدا یان ناتوانێت لە عێراقێکی ئاوادە ببینێتەوە جا بۆ پرسیارەکە لە هەڵبژاردنەکە دواشت ئەوەیە ئەمە دوا دەرفەتە لە بەردەم عێراق بەڵام بە هەمان شێوەز ئەمریکاش ئەمە ئاخیر چانسە داوێتی بە عێراق کە ئایا دەتوانێت عێراق بۆ شێوازەی بکە لەگەڵی بێیاننا ئەگەر ئاوا دەرنەچێتن وەکەوەی کە سەرەتا باست کرد پەیوەندیەکان ئیتفاقیەکە نەگاتە هیچ نەتیجەیەک ئەوە عراق دەبێتە گۆڕەپانی ململانەی ئەو هەموو هێزە ئەقلیمیە کە لە ناوچەکەدا هەیە و هەروەها شەڕێکی ناوخۆش لە ناودا ینی نەماڵی شیعە یەکگرتووە نەماڵی سونی یەکگرتووە نەماڵی ئێمە کوردیش یەکگرتووە لە ناو عێراقدا لە نەبوونی هێزێکی گەورەی باڵادەستی جیهانی وەکو ئەمریکا و لە نەبوونی لە دروستکردنی فەراغی سیاسیدا ئەم هێزانە بەگژ یەکتردا دەچنەوە لەوانەیە جا ئەمانە هەمووی هەیە پەیوەندی دوا قسەم ئەوەیە کە باس پرسیاری ئەوەت کرد لە گۆڕانکاری بەسەردادێ لە ئەگەری هەڵبژاردننی ئەمریکایەکاندا تاوان کۆماریەکان و بە تایبەتی ترامپ باشە بەشێکی زۆر لە کۆماریەکان و بە تایبەتی ترامپ کە بەردەوەی ببێ بە سەرۆکی ئەمریکاش دژی شەڕی عێراق بووە لەوەتەی بووە بە سەرۆکی ئەمریکا یەک لەو کەسانی کە زۆر بەردەوام هێرشی دەکاتە سەری کە قسەی پێ دەڵێ
هیلاری ترامپ نییە کۆماری دیموکراتەکانین بەڵام جۆرج جۆرج بۆشە بۆشە. چکە پێوە عراق گەورەترین فەشەلی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بووە تاوەکو ئێستا لە ڕۆی ئابوووریەوە لە ڕۆی عسکەریەوە لە ڕووی وێنەی ئەمریکا لە جیهاندا جا ئەم ئەگەر ترامپ بمێنێتەوە دەبێ عراق و عێراقەبی کە ئەوان دەیانوێت ئەگەر نا بە زووترین کات وازی لێ دێنن لە کاتێکدا کە ئەگەر دیموکراتەکان سەر بکەون دیموکراتەکان پابند دەبن بە چەند استراتیژیەک کە پێشتریش هەیەیان بووە ئەوانیش ینی ئەو شێوازەی کە ئێستا ترامپ دەوێت لەگەڵ عراقدا بیکە تۆزە گۆڕانکاری بەسەردادێ بەڵام یەکش خاڵ هەیە لە ئەگەری هەڵبژاردنەوەی ترامپ یاخود لە ئەگەری دەرچوونی دیموکراتەکان وەک خۆی دەمێنێتەوەش ئەوەیە پێویستە عراقێکی یەکگرتوو بێ ئەم عراقی یەکگرتووە ئەمە سیاسەتی ئەمریکایە نەگۆڕە تا ئەو کاتەی باڵانسی هێز لە ناوچەکەدا گۆڕانکاری بەسەردادێ ئەمە سیاسەتی ئەمریکا بەڵام یەکشت هەیە ئەمە ئەزافەی کەم ئەوەیە کە ئەم سەفەرە یەکەم جارە کە هەردوو حیزبەکە دیموکرات و ڕیپابلیکان هەردووچیان پشتگیری کازمیان کرد ئەمە زۆر مهمە بۆ لە کۆنگرس پشتگیری سیاسەتەکە بینیوە اینجا لێرە یەک شتێکەش هەیە لێرە ئەمێ باسی کەم لە مقابلەیەکی کازمیان لەگەڵ واشنگتن پۆست لیان پرسی لە کازمی ڕێی چێ بە اتفاقی ئیمارات و ئیسرائیل جوابەکەی ئەمە بوو وتی ئەوە قەرارێکی ئیماراتیە و نابێتە دەخۆلی تاکریا ئەمە زۆر گرنگە نەیوت دژیم نەیوت لەگەڵیان نەیوت بەڵام وتی ئەمە قەرارێکە ئەبێ کەستە دەخۆلی شۆڤێنێتی عەرەبی نەفرۆشتەوە کە نەیفرۆشتەوە ئەمە بۆ ئەمریکا زۆر مهم بوو بۆ ئیسرائیلی زۆر مهمە طبعا ئەمە لە ئێران دژی وەستانەوە لە کەیهانیشا بەحسیان کرد کە ینی ورتر و زیاتر تیشقەمە سەر ئەوەی کە ئەو مەرجە قورسەی ئەمریکا بۆ عێراقی داناوە کە نەهێشتنی بڵین دەسەڵاتی هێزە میلیشیایەکانی سەر بە ئێرانە لە عێراق دیسان دووبارەیەکەمەوە مەحاڵە هیچ لەمانە سەر بگرێ ئەگەر ئەو هێزە میلیشیایانەوە خۆیان هێز ینی وەکو ئێستا بمێنەوە تامان ئەم گرێبەستی ئەم واژووکردنی ئەم گرێبەستانە لەگەڵ کۆمپانیا گەورەکانی ئەمریکا ئەگەر سەر بگرێ و بڕات و بکەیتە جێبەجێکردن ئەمە بەم حاڵەوە ناوەستێ لەو کاتە ئیتر ئەمریکا کۆمەڵە بەڵێنی تری داوە ئەوەی کە ئێمە ئەیبین لە میدیاکانە بە عێراق ئەوەی کە بۆ نمونە هێز و توانای خۆی خاتە گەڕبووی دەستگا ئابووری جیهانیەکانی وەکو باقی نێودەوڵەتی و سندوقی نێودەوڵەتی هاوکاری عێراق بکەن لە ڕووی ئابووریەوە هەروەها لە بیریشمان نەچێت کە هاتنی کۆمپانیا گەورەکانی ئەمریکا یعنی هاتنی کۆمپانیا گەورەکانی ڕۆژئاوا وڵاتانی ئەوروپا لە کەرتی وزەدا ئەو ئیتفاقی کە سەرۆک وەزیران کردی لەوێ لەگەڵ چێ کردی لەگەڵ شێڤڕۆن کردی چونکە شێڤڕۆن تەنها لە هەرێمی کوردستانە تاوەکو کۆمپانیایەکی گەورەی نەوتی ئەمریکا جگە لەوەش بیکە هیوز یەک لەو کۆمپانیانەیە کە سێڤیس دەدا بەو کەرتی ئەوانەی کە نەوت دەردێن و ئەمانە ئەمە زۆر گرنگ بۆ دی ئەمە کۆمپانیەکانی وڵاتانی ئەوروپا و بە تایبەتیش وڵاتانی کەنداویشی بەدوایێت ئەو وەختە وڵاتانی کەنداویش زۆر هاوکارە بن بەڵام هیچ لەمانە ڕوونە ئەگەر هێزە میلیشیایەکان وەکو خۆیان بمێنەوە و بەلای من بە بڕای من کازمی پێویستی بە سێ-چوار شتە لەم کارەیە و سێ ڕێگەشی لە بەردەمایە یەک پێویستی بە بەوەیە کە فعلا ڕەغبەت و ویستی هەبێت کە هێزانە نەمێنە بە لای خودی کازمی سەرۆک وەزیرانی ئێستا عێراق کە ئەو ڕێکەوتنی کە ئەو گفتوگۆی لەگەڵ ئەمریکا دەست پێ کردووە ئەبێ ئەم ویستەی هەبێت دووهەم ئەبێ ئەو هێزەشی هەبێت کە بەکاری هێوێنێ بۆ نەهێشتنیوانە سێهەمی شت ئەبێ زۆر پێکهاتە و بە هێزەکانی عێراقی لەگەڵ بێت وەکو کورد و سونە و بەشێکی گرنگ لە شیعەکان کە لایەنی کەم هێزی میلیشیایانی یاخود بەرژەوەندیەکیان لەم گرێبەستانەی حکوومەتی عێراق بە دروستە بێ چوارەمی شت ڕای شاری عێراقی خەڵکی عێراق کە من بڕامی چوارەمان گرنتیە خەڵکی عێراق لەگەڵ ئەوایە ئۆپی بە خۆپیشاندانەکان بینیمان کە لەگەڵ ئەوایە کە دەستێوەردانی ئێران نەمێنێ و میلیشیاکانیش بینیمان بە شۆفڵیش مەقەڕەکانیان ڕوخاندنە دیشان بەڵام سێ ڕێگە گرنگەکەم بە کورتی باسیەکەم سێ ڕێگە گرنگەکەی کە کازمی ئەتوانێت بیکات بۆ نێشتنی هێزی میلیشیاکان یەکەم ئەوەیە کە کەوێتە دانوستانی سیاسی لەگەڵ ئەو هێزانەی کە کورسیان زۆرە هێزی میلیشیایان زۆرە چەکداریان زۆرە قەناعەتیان پێبێنێ گرێبەستەکانیان پیشانە کە کازمی بە کۆمەڵێک دەستکەوتەوە گەڕاوەتەوە لە ئەمریکا کە بە گرێبەستەوە گەڕاوەتەوە قەناعەتیان پێبێنێ لە دانوستانی سیاسی کە نەهێشتنی میلیشیاکان قازانجە بۆ ئەوان و بۆ عێراق و بۆ هەستانەوەی عێراقەوانە بەڵام دوو کۆسپێ یەکەم ئێران ڕەنگە لەمە دەسەڵاتی بەسەر هێزەکانە هەبێ و
وا بە ئاسانی قەنەعەت بۆ نەکەن دووهەمیش بەڕاستی زۆربەی هێزەکان حەزەکەن لەم دۆخەی عێراقە هێزی چەکداریان هەبێ دووهەم ڕێگا ئەوەیە کە تێکەڵیان کا بە ناو هێزەکانی ناوخۆ ینی هێزە فەرمیەکانی وەزارەتی بەرگری و وەزارەتی ناوخۆی عێراق ینی پۆلیسی فدرالی و دژە تیرۆر و ئەمن و سەربازی هێزی عسکەری عێراقی ئەمەش دوو کۆسبی دێتە ڕێ یەکەم ئەم هێزانە ئەم گروپە میلیشیایانە حیزبەکانی کە لە پشتیانن ئەوەی کە پێڵێن ئێمە پێڵن بندیوارەوە خۆیان پێڵن فەزایی چەکداری بندیوار و فەزاییان زۆرە ینی هەندێک گروپیان لە سەتا هەفتایان موچەکانی بۆ خۆیان هەڵەگرن جا چەک و خەرجی و بودجەشیان هەیە کە وەریەگرن هەموو ئەمانیان لە دەستەچێ لەگەڵ ئەوەشە دیسان کێشەی تری ئەوەی کە ئایا ئەم گروپە فعلا قەناعەتەکان هێز چەکداری نەمێنێ یەکێک لە چاودێرە ئەمریکیەکان وتی باشە ئەگەر ئەو کەسەی کە وەلای بۆ ئێران هەیە ئەمڕۆ چەکداری گروپێکی حەزی شعبیە و ئەگەر گریمان تاوانی کرد بێ ئایا ئەو وەختە کە زلی پۆلیسی لەبەر کرد هەمان تاوان ناکە وتی بۆیە لەم حاڵەتانەیە بە تایبەتی پۆمپێژ وتی ئەبێ پۆلیسی فدرالی لە زیاتی حەشدی شعبی بێتە سەر شەقام و یەکێ سەرمایەدارێکی گەورەی بەریتانی بوو پێم وابێ ئەوێ گوتی ئەبێ ئەو پۆلیسانە عەرەبی سونە و عەرەبی شیعە و کوردیشان تیابێ و پێکاتەکانی تریشیان تیابێ سێهەم ڕێگا کە ڕێگە زۆر خەتەرەکەیە ئەویش بەکارهێنانی هێزە وەکو ئەوەی کە نووری مالکی لە دژی میلیشیاکانی مقتەدا سەدر کردی ئەمەیان ڕێگە خوێناویەکەی ڕێگە زۆر خەتەرەکەی کە ڕەنگە عێراق بەرێ بەرەو شەڕێکی ئەهلی ڕەنگە ئەمریکا ژەمی پێخۆش نەبێ کوردی کازمی و حکوومەتی عێراقی ژەمان پێخۆش بەهەرحاڵ بە کورتی حکوومەتی عێراقی سێ لە بەردەم دوو ویستێک کە هاوپەیمانێکی بەهێزی وەکو ئەمریکایە و بەڵێنی زۆر گەورەی پێداوە ویستی دراوسەیەکی بەهێز و کاریگەر لە ناو گۆڕەپانی عێراقە کە ئێرانە من لەو باوەڕێم ئێستا بوونی حەشدی شعبی بە قەبارەی بوونی حیزب الله لە لوبنان چی ئەتوانێت لەگەڵ ئەوە بکرێت ڕەنگە هەر ئەوەش لەگەڵ حەشدی شعبی جوان بەڵام کاک بەرەم لەگەڵ ئەو تەحەدیانەی کە جەنابەت باست کرد من پێم وایە کرۆکی ئەم گفتوگۆیانە و سەنتەری ئەو پرسەی کە ئێستا باس لە دیالۆگی نێوان ئەمریکا و عێراقەکە یەکسەر بیر بۆ یەک خاڵی سەرەکیە چێ ئەویش مەسەلەی مانەوەیان نەمانەوەی هێزەکانی ئەمریکا بۆ چونکە ئەو ویستەی کە جەنابەت باست کرد ئەو ویستە ئیقلیمەی کە بەتایبەت لەگەڵ ئێران و ئەوانەی کە موالین بۆ ئێرانەوە هەیە ئەوەیە کە دەرکردنی هێزەکانی ئەمریکایە و نەمانی هێزەکانی ئەمریکایە بەڵام لە بەرامبەرە ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا و هاتنی کۆمپانیا ئەمریکیەکان چکە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکایە هیچ کۆمپانیایەکی گەورەی ئەمریکی ناچێتە ئەو شوێنانەی کە ڕێزۆنن کە لەسەر نەخشەکە بە سوور ڕەنگکراون کە شوێنی گەرمن ئەگەر هێزی ئەمریکی لێ نەبێت یعنی کەواتە لە نەمانی هێزەکانی ئەمریکایە کۆمپانیا ئەمریکانەکانی ژلانی کەم لەو شوێنانەی کە شیعەتیایە باڵا دەستە و ئێرانتیایە باڵا دەستە نامێنەوە کەواتە تەواو لە بەردەم هاوکێشەکەین دوو هاوکێشەی تەواو دژ بەیەک بەڵام ئەوەی کە ئەتوانێ مۆزوعەکە هاوسەنگکە ئەوەیە کە چۆنێتی مامەڵەکردنە ئەگەر ناخۆ ئەگەر بگەڕێنەوە سەر باسکردن لەسەر کشانەوە یان مانەوە و نەمانەوەی هێزەکانی ئەمریکا مێژووی ئەمریکا پێمانەڵێ ئەمریکا هیچ کاتێک ئەگەر هاتوو تەدەخولی سەربازی کردبێ جا بە شەڕ چوو بێ یان لەسەر بانگهێشتکردن چوو بێ نەکشاوەتەوە مەگەر دۆڕاوی شەڕەکە بوو بێ بۆ ئەم نمونەش تەنها ڤێتنامان لەبەردەستەکە دۆڕاوی شەڕ بۆ و کشاوەتەوە ئەگەر خۆی نێویست بێ لانی کەم دەرنەکراوە بۆ نمونە لە ئێستاە 172,000 سەربازی ئەمریکایی لە دەرەوەی ئەمریکا ئەو وڵاتانەی کە کاتی خۆی لە جەنگی یەکەم و دووەمی جیهانیە شەڕیان بە ئەمریکا دۆڕاندووە و جەنگەکەیان دۆڕاندووە هەتا ئێستا تەواجودی سەربازی ئەمریکیان لێ ینی سیر نییە کە ئێمە ئێستا بڵێن 42,000 سەربازی ئەمریکایی لە ژاپۆنن و هەتاوەکو پێش شەڕی داعش 172,000 سەربازی ئەمریکایی کە لە دەرەوەن لەم 172,000 142یان لە ئەڵمانیا بوون ئێستا ئەوە تقریبا لە دوای بۆ شەڕی داعش تقریبا 30,000 کەم کردو ئێستش بڕیارە 9,000 لێ کەم کاتەوە بەڵام نایەنگەڕێنێتەوە بۆ ئەمریکا یان با بۆ پۆڵەندا کەواتە ئەمریکا نە بە هێز دەرکراوە نە بە بڕیاری پەرلەمان و نە بە ڕێکەوتنی سیاسی و نە بە ناڕێکەوتن خۆی لە وڵاتێک پێی سەربازەکانی تێکەوت بێ و بەرژەوەندەکانی لەوێدا بوو بێ ناکشێتەوە ئەمە ئەگەر بۆ وڵاتانی ئارام و پێشکەوتی وەکو ئەڵمانیا وڵاتانی ئەوروپا دروست بێ و بۆ ژاپۆن دروست بێ هەڵبەت بە وڵاتێکی گەرمی استراتیژی کە
وەکو کاکتۆریش باسی کرد ئێستا بۆتە چقی استراتیژیەت و ئامانجەکانی ئەمریکا لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ناکشێتەوە هەڵبەت بە چەقکردنی عێراق ڕەنگە بۆ بەرژەوەندی خودی عێراق نەبێ بای ئەوەی کە گرنگی و کاریگەری عێراقە لەسەر دۆستەکانی ئەمریکا لە عێراق ینی تۆ من وەکو باسیشم کرد ئێستا عێراقەکە بۆتە پردی پەیوەندی پردی هاتوچۆی ئێران و تەراتێنی ئێران لە تارانەوە بەرەو دیمەشق و بەرەو بەیروت و بەرەو سنوورەکانی ئیسرائیل و بە هەمان شێوە ئەو مەترسیانەشی کە ئەتوانێت لە عێراقەوە لەسەر سعودیە و ئیمارات و ئەوانە دروستیکە کەواتە کە نەکشینەوە دیسانەوە مامەڵەکە پێویستە کە بە قەنەعاتی من کشانەوە ئەگەرێک نییە لە هەموو حاڵەتێکە ئەوەی دکتۆر نەهرۆ باسی کرد من لەگەڵیم دروستە سیاسەتی لانی کەم سیاسەتی نەگۆڕی ئێستەی ئەمریکا بەرەو ئاراستەی یەکپارچەی خاکی عێراقە لەم قۆناغەیە بەڵامەوە بێمەرج نییە واتە بە مطلقی ئەو گەرنتیە بۆ یەکپارچەی لە ئارادا نییە ئەگەر ئێمە سیناریۆیەک بێنینە بەرچاومان ئەوەی کە شیعەکان هەوڵی بۆ دەن و ئەوەی کە ئێران هەوڵی بۆ داواتە بە بێویست و ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا وا پیشان بدرێتەوە دەرەنرێ ئەمریکاوە دەرنانرێ ئەو کاتە لە باشترین حاڵەتە لە ناوچە شیعەکان و ئەو ئەوانەی کە نفوزی ئێرانی تیازاڵە ئەکشێتەوە دێت لە ناوچە سوننەکان وەجێت لە ناوچەکانی کوردستان جێگیرە بێ و ئەو کات بە پراکتیک ئەو تێزەی دابشکردنی عێراق بۆ سێ هەرێمی کە جۆ بایدن خۆی ئەندازیاری بەوە تەرحی کردووە لە ساڵی 2005ەوە و ئێستش ئەگەری ئەوەی هەیە کە ئەگەر باڵانسی هەڵبژاردنەکان تێکچێت جۆ بایدن دێتە شوێنی دۆناڵد ترامپ بە پراکتیک ئەبێتە تێزێکی واقعی و عێراق خۆی ئۆتۆماتیک هەڵەوەشێنرێ ئەگەر بێت و ئەمریکا بە ناچاری و ناچار بکرێکە لە ینی با بڵێن ئەو ئیرادەی ئێرانی بەسەرا فەرز بکرێت کەواتە یەک پارچەیش تێزێکی مطلق نییە بەڵام ئەوەی هەیە بڕیارەکەی پەرلەمانی عێراق من ئەگەر ئیجازە بدەن زۆر بە خێرایی باسی یەکەم کە زۆر باسی شەکرێ ئەم بڕیاری پەرلەمانی عێراق لە ڕووی یاسایی و دەستوریەوە هیچ ئیلتیزامێک ناخاتە ئەستۆی سەرۆکوەزیران کە ئەمە ئاسانە بۆی کە ئەتوانێت ئاسانتر و فلکسەبڵتر بێ ینی نەرم بێ لە دانوستانەکانە بۆ چکە لە ڕووی یاسایی و دەستوریەوە پەرلەمانی عێراق ماف و دەسەڵاتی دەرکردنی بڕیاری نییە کە بڕیاری ئیلزامی بێ ئەوەی کە هەیەی بە گەورەی مادەی 61 دەستور پەرلەمانی عێراق تەنها دەسەڵاتی دەرکردنی یاسای هەیە هیچی تری نییە ئەوەی هەیە لە ساڵی 2010 هەوڵیدا پەرلەمانی عێراق لە ڕێگەی قانونی ژمارە 13 ساڵی 2010 کە قانونێکە دەرکراوە بۆ ئەوەی کە دەسەڵاتەکانی ئەنجومەنی نوێنەران دیاری ئەکات لەوێدا بڕگەیەکی تیا بوو کە پەرلەمانی عێراق ئەتوانێت قەراراتی تەشریعی دەربکات کە ئەڵێن قەراراتی تەشریعی واتە و بڕیارانەی کە هێز یاساییان هەیە و سەپێنەرن و ئەبێت دەستگاکانی جێبەجێکردن پێوەی پابند بن بەڵام ئەمە دادگای ئیتیحادی لەسەر داوای سەرۆکوەزیرانی ئەو کات ڕەتکرایەوە و دادگای فیدراڵی ڕەتی کردەوە کە ئەنجومەنی نوێنەران مافی دەرکردنی بڕیاری ئیلزامی هەبێ کەواتە لە حاڵی حازرا ئەو بڕیارە تەنها شتێکی پرۆتۆکۆڵیە و هیچ هێزێکی سەپێنەری لەسەر سەرۆکوەزیران نییە ئەمەش پێم وایە یارمەتی دەرە بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا والله خۆی بەنسبەت ئەمریکاوە سیاسەتی ئەمریکا ئەبێت لە سیاسەتەکەی تێبگەین بە وردی ینی بەڕاستی مانەوەی بۆ لەم ناوچۆیە وەکو جەناب وتی دەرناچێت دوو معسكر هەیە ئەوە نای تەسلیمی ناکە بە هیچ نەوعێک ئەوەی عین الأسد لە ئەمبار لەگەڵ ئەوەی حەریر ئەم دوو معسكرە لە هەموو حاڵەتەکانە هەرێمێنێتەوە بەدەست ئەمریکیەکان و لە ناوچەکانە ئەمێنێتەوە و ترامپ لە وایت هاوس بە کازمی وتی ئێمە مانەوەمان بۆ ئەوەیە لەوێ بۆ ئەوەی هەشت تحرکێکی ئێرانی ببێت ئێمە بەرگری لێ بکەین لە عینە دەقاکە ئەو وتی ئێمە عێراق ناکەین بە ساحەیەک هجووم کرێتە سەر دەوڵەتەکانی دراوسێمان و هەروەها مەوزوعی تورکیا شاتە ناو مەوزوعەوە کە داوا بکرێت لێ لە ڕێگای ترامپەوە بەشێکم ئەم سیادەی عێراق ڕێزی لێ بگیرێت بەڵام لەوەی لای من گرنگەکەی ئەوەیە کە ئەم کۆبوونەوەی کازمی کە ئیکا لە چەند ڕۆژی داهاتووە لەگەڵ جگەل لە سەردانەکەی سعودیە لەگەڵ مەسر و ئۆردنا ئەمە سەرکەوتنی ئەم کۆڵشنە چێنەڵی ئەم نزیک بوونە بەڵ ئەم هاوپەیمانەیە ئەگەر چیلی ئەکەوێتەوە نەتیجەی ئەم سەردانەی ئەو ئەمانەیەن بۆ پشتگیری کازمی ئەمانە هەمووی ئەگەرە و لێرەشە لە هەموو شتێکە دەوری ناوخۆی کورد چییە لەم ئەمەلەتیا ڕاستە کوردەکە وەفدێکی لەگەڵ ئەمە هەوڵجارە بەم شێوەیە
بەم قورسێ وەفدی کوردی لە ضمنی وەفدی عێراقیە ئەچێت بۆ ئەوەیە ئەمە هەمووی دەوری خۆی بینێ دەوری خۆی ئەبینێت بەڵام ئێمە ئەبێ بزانین ئەمریکا بۆ شو ئەڕوات لەگەڵ ئەمە ئەیەوێت ئەو کەنداوی کە من باسم کرد ئەو کۆلیشنەی کە دروستی ئەکات ئەوە بسەپێنێ بۆ مەسلەی مطلقی عەرزی عێراق من لەگەڵتام بەڵام سیاسەتی دوو میسالی بۆ ئێنمەوە وەکو خۆت یەکێکت هێنایەوە جۆ بە ئالگۆر لە وەختی هەڵەبجا هینێکی نووسی مەقالێکی نووسی وەختە سەنەتەر بوو کوڕی هەڵەبجەش نەیە نووسی بەڵام کە بوو بە نائیبی ڕئیس هەمووی گۆڕا بۆ چونکە لە ئەمریکا ئەشخاص شت ناگۆڕن سیستەم هەیە ئەبێ ئێمە تێبگەین لە ئەمریکا سیستەم هەیە یعنی ئێستا لە کۆنگرسمانێکیان لە سەنەتۆرێکە قسەکە بۆ کورد و ئێمە لە ئیزاعەکان و تەپری بۆ لێن و فلان وای و بەڕاستی ئێمە نابێەوە تعامل لەگەڵ قسەی خەڵکا بکەن ئێمە ئەمریکا سیستەمی هەیە لەسەر ئەو سیستەمەی خۆیان ئیژەکەن بەڵام دکتۆر عفومەکەی قوسێک لە جەنابەت وەرگرت ببورن بەس بورن بەڕێزان کەناڵەکەمە گۆڕن وچانێکی کورد وەرەگرین و پاشان دەگەڕینەوە درێژە بە گفتوگۆکەکەی دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە گفتوگەکەمانین لەبارەی گفتوگۆی استراتیجی نێوان ئەمریکا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و حکوومەتی عێراقی فیدراڵ و پێگە و ئایندەی هەرێمی کوردستان لەناو ئەم گفتوگۆیەدا دکتۆر ویستت شتێک پرسیارێک ئاڕاستەی بۆ کاکتۆر سامان یعنی تعقیبێک لەسەر قسەکانی جەنابیان دروستە ئەوان و وڵاتێکی مؤسساتین و مؤسساتە کاریگەری لەسەر بڕیارەکانە بێ بەڵام لە دوجارە خۆ گۆڕانکاریانەی کە هەڵبژاردن دروستێکا و گۆڕانکاری تێڕوانینی حیزبەکان و سەرۆکەکانیش کاریگەری هەیە یعنی ئەگەر بەس ئەزمموی دۆناڵد ترامپ بێنینە بەرچاومان بۆمان دەرەکەوێت کە بەڕاستی توانستی سەرۆکەکانیش و ئایدیای سەرۆکەکانیش و بیر و بۆچوون و تێڕوانینیان بۆ شتەکان لە دوجارە کاریگەریان لەسەر ڕووداوەکانە بێ ینی ئەگەر ئەو نمونەمان لە بەرچاو بێ ئاخر قسەی من ئەوەیە کە ئەگەر هەڵوێستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دەورانی کۆتاییەکانی باراک ئۆبامایە لە بەرچاو بگرین ئەو کاتەی کە شاندی کوردستان چوونە ئەوێ و جۆرێک لە ڕەزامەندی و زمنیان وەرگرت بۆی کە کوردستان هەنگاو بەرەو ڕێفراندۆم بنێ ئەگەر ئەو سیاسەتەی ئەمریکای ئەو کات باراک ئۆباما بەردەوام وایە ڕەنگە هەڵوێستی ئەمریکا و کاردانەوەکانی لە هەمبەر ڕێفراندەمی کوردستان لە 2017 بەو شێوە نەبووایە کە دۆناڵد ترامپ قەناعەتی بێت لەوانەیە ئێمە بەعزە ئیشاراتێک بەغەڵەت تێگەین لە سیاسەتی ئەمریکا ئەوە مشکلەکەیە کە باسی زۆر شت هەیە ئێمە وەرەگرین چۆنەڵێ لە قسەکان بەڵام لە قسەکانیە بێت تۆ سەیری سیاسەتەکە بکەیت ئەو سیستەمە بکەیت ئەو سیستەمە بۆ ئیمڕۆدا نەڕژاوە سیستەمێکی دوورخایەنە بایدن کە باسی ئەوەی کرد بیرۆکەی کە بکرێ بە سێ پارچەوە لەوانەیە کە بێ بە ڕئیس ئەو بیرۆکەیە دوورخاتەوە لە چکە سیستەمەکە نایاڵێت سیستەمەکە اینجا حەزەکەم ئیشارەت بە دووشت بەم کە ڕئیس کە پۆمپیۆ لەگەڵ کازمیا قسەیەکی کرد وتی بۆ ئێمە زۆر مهمە ئەرجنت یعنی زۆر مهمە کە لەگەڵ حکوومەتی هەرێمە ئیتیفاقێکی بودجەی بکرێت ئەو لە لایچکە و لە لایچکە و لە دانیشتنەکەی واشنگتنیشە بەحث لەوە کرا کە ترامپ لایەن پرسی لام وایە کوردستان 24 بوو ڕەشیدی بوو سوالەکەی لێ کرد وتی دەوری کورد لە عێراقا چۆن نەبینی ئەو سوالەی لێ کرد و هەروەها علاقاتی کورد لەگەڵ بەغا چۆن بێت جوابی ئەوەی نایە و جوابی چیایەوە وتی کورد هەر ئەوای جوابی وتی کورد بۆ لەگەڵ ئێمە زۆر هاوکارمان بوون بۆ ئەوەی پشتگیری پاڵ بە داعیشەوە بنێن ئەرهاب بنین و دەورێکی باشە و کورد علاقاتێکی زۆر باشمان لەگەڵا هەیە و ئێمەش باشین بۆ کورد جوابی ئەو سوالەی ناوە جوابی ئەوەی نا گرنگی ئێمە لە ناو عێراقا سەنگی ئێمە لە ناو عێراقا چۆنە من قەت وای نبینم کە ئەمریکا وەکو هێز لە عێراقدا بمێنێتەوە من هیوادارم هەڵە بم تێدا بەڵام پێم وایە لە ینی بە جدیەتی کاڵێکشەمەوە بە جدیەتی ئەڵێکشەمەوە لە زۆر خۆی دکتۆر سۆرانوتی ئەم هەموو کۆمپانی ئەمریکیە بێنە عێراقەوە چیان پارێزێ ئەگەر لە حاڵەتێکدا ئەم کۆمپانیان نەتوان کاری خۆیان بکەن لەبەر مەسلەی تیرۆر باشە لە حاڵەتێکدا هەموو ئەو ئینڤستێک کە دەوێت لە عێراق کە لەبەر مەسلەی تیرۆر و هەژدی شابی و هەژەمونی ئێران نەتوانێت بیکە یان پێویستە 7 تریلیۆنی تر لە عێراق سەرفکە یانەوەی لێک بگەڕێ بە عێراق خۆی کاول بێ
لەو دوو ئەگەرەیە ئەمە هەڵدەبژێرێ ئەمریکا چکە شتێشتر هەیە ئەمریکای ترامپ ئەمریکایەکی زۆر جیاوازترە لە هەموو ئەو ئەمریکانی پێشووتر هەبووە ئەمریکا لە چەند ئیتفاقیەکی گرنگی جیهانی هاتوۆتە دەرەوە کە واژۆی کردو لەگەڵ وڵاتانی ئەوروپا و لەگەڵ ناتۆیە بۆ نمونە هاوڕای لەسەرەوەی کە سەرۆکەکان دەوریان هەیە سەرۆکان دەوریان هەیە حزبەکانیش دەوریان هەیە خۆگەر ئەگەر بگەڕێیتەوە بۆ سیاسەتی ئەمریکا لە کاتی ڕۆناڵد ڕۆیگنە یعنی تەواو سیاسەتی دەرەوەی ئەمریکا گۆڕانکاری بەسەرداهاتوە لەسەر ئەوەیە کامە حزب لە دەسەڵاتە باشە ئەمە زۆر گۆڕانکاری بەسەرداهاتوە بۆ نمونە بە شتێک پێ بڵێم کە سەرۆکی پێشووی ئەمریکا باراک ئۆباما بەردەوەی ببێ بە سەرۆک باسی لەوە دەکرد کە ئەگەر ئەو ببێ بە سەرۆک هەموو هێزەکەی لە عێراق دەکێشێتەوە کە بوو بە سەرۆک هێزەکانی لە عێراق کێشایەوە هیچ هێزی سەربازی لە عێراق نەما تاکە شوێن کە هەندێک معسکەر خەڵکی ئەمریکی تێدا بوو بۆ تەدریب تێدا بوو بۆ چوینی تێدا بوو بەڵام خراپترین حاڵەتە کاکتۆر 3700 شتێ سەربازی ئەمریکا لە عێراقا هەر هەبوو دەزانم بۆ ئەوە دەیجێڕایەوە کە دایانێری بۆ معسکەرەکانی تر ئێستا کە ئەگەری ئەوە هەیە لە داهاتوێدا ئەگەر تورکیا بۆ نمونە بڕیار بدا کە قاعدەی ئەنجەردیک لە تورکیادا نەمێنێتەوە دەوێت احتیاطێک لە ئوردن دروست بکە بۆ نمونە ینی بەردەمە ئەم شتانەی لە خەیاڵدا هەیە پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەگەر ئەمریکا لە بەردەم دوو بەرداشتا بێت لە بەردەم دوو ڕیانە بێ یەشیان ئەوەیە دەبێت پارەیەکی زۆر سەرفکەی کە نازانی دەگەی بە ئەنجامیان نا و خەڵکێکی زۆریش لێ دەکوژێ وەکو جەنابیشت سەرەتا باس کرد 5,000 سەربازی لە عێراقدا کوژرا باشە یان ئەوەیە دەبێت سەربازی زیاتر بینی ئەم شەڕە بکەی کە دەزانی ئەم شەڕە بکەی ئەزمونت هەیە دەیدۆڕی تێدا باشە کامی هەڵدەبژێری ئەوە هەڵدەبژێری کە بگەڕێتەوە من هیوادارم هەڵە بێ تێگەیشتنەکە بەڵام ئەوەیە کە ئەمریکا لە چەند جێگایەک لە دنیادا سەحب دەکاتەوە لە ئیتفاقیەکانی ناتۆ سەحب دەکاتەوە لە ئیتفاقیەی پاریس بۆ ژینگە سەحب دەکاتەوە ئەگەر ترامپ هەڵبژێرێتەوە بەڵام ئێمە نازانین دیموکراتەکان نازانین ئەمانە یەک دوو هەندێک شتی تر هەیە مەسەلەن مێژوو چەند شتێکمان پێ دەڵێ جەنگی جیهانی دووەم بە نمونە وەربگرە لە جەنگی جیهانی دووەمە ئەم ئیمپراتۆریەتانە لە وڵاتانە بوون وەکو فەڕەنسا وەکو ئیتالیا وەکو بەریتانیا لێرەوە بگرە لە هیندەوە بگرە لە باکووری ئەفریقیا و بگرە لە باشووری ئەفریقیا و بگرە لە ئوسترالیا و نازانم کوێ بگرە کە جەنگێک هاتە پێشەوە جەنگی جیهانی یەکەم اقتصادی ئەم وڵاتانە بەرەو هەرەسێران دەڕۆی لە دوای ئەوە پەتایەکی وەکو ئێستای کۆڤید هاتە پێشەوە کە ئەویش سپانیش ئەنفلوەنزای ئیسپانی لە دوای ئەوە جەنگێکی جیهانی دووەمی بەدووادا هات ئەمانە لە ڕووی ئابووریەوە زۆر تێکشکان ئەم وڵاتانە چیان کرد ئەم هێزانێک کە هەیتیان لە وڵاتانە بە چەندین ساڵە پارەی لێ سەرف دەکەن و خوێنی تیا دەڕێژن بۆ هیندستان لە بەردەستیان بێ عێراق و نازانم چێ هەمیان خۆیان سەحبیان کردووە لەم شوێنانە لە ڕووی هێزەوە ئەم ڕووداوە مێژوویانە جاری وایە پێمان دەڵێ کە وەکو دکتۆریش باسی کرد کە ئێمە جاری وایە کەسێک قسەیە دەکا مانەوەنی سیستەمەکە پاڵپشتی دەکات ئەگەر بەدەست ترۆمپ بێ یەک سەربازی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوڕاستدا ناهێڵێ ئەوەی کە هێشتی کە سەربازی ئەمریکا لە سووریا بمێنێتەوە مەسەلە سیستەمەکەیە مەسەلە ئەو پاڵەپەستەوەی بوو کە لە سەرۆکی ئەمریکا و لە کۆشتی سپی ئەمریکا کرا کە ناتوانێت نابێ هەموو هێزەکانی بێک جارە لە سووریا بچێشێتەوە ئەگە نابەدەستخان بێت چکە دەزانین لە ڕووی اقتصادیەوە بۆ ئەو باشترە بەستی کرد لەگەڵ ڕۆژاوای کوردستانەوە پێویستی بە هێزەیە حەزەکەم یە قسە بکەم بەنسبەت سەرۆکەکانەوە هەموو سەلاحیەتیان هەیە سیاست و شتووانە بەڵام ئەو سیستەمێکم باسی کرد لە پشتەوە بەعزە شتێک هەیە ڕێگای لێگرێ اینجا یەکشت هەیە دوو حزبی جیاواز هەیە لە ئەمریکا حزبی دیموکرات و حزبی جمهوری سیاسەتی حزبی دیموکرات زۆر احتیمام هەیە بە ناو ئەمریکا یعنی ئەمریکا ناوی ئەمریکا و سیاست و وەزعی ئەمریکا چاکە سیاسەتی حزبی جمهوری احتیمام هەیە بە سیاسەتی دەرەوە بەڵام ترامپ عکسیەوە وەکو زیاتر وەکو دیموکراتەکان معاملە کرد بۆ ڕووی سەربازی و سیاسەتی دەرەوە بەڵام ئەو ئیهتیمامە بە اقتصاد چونکە کارەکانی زۆر باید نیش لەواسێ ئیشی بە دەرەوە بێنی لەواچێ ئێستا سیاسەتەکان ئەو دوو احتیمامە زۆر مهمە و یەکشی کەش بڵێم بۆ انتخاباتی داوت و حەزەکەم یەکشت بڵێم پێشەوەی یەکەم گەڕی دووەم یەکش دەڵم بەنسبەت انتخاباتی ئەمریکیەوە ملەتی ئەمریکا احتیمام نایەن چی دڕوە لە دەرەوە احتیمامێن چی اقتصادی ئەمریکا لە ناوە چۆنە پارەیەتە نانیەتە سەرمێزی ناخواتیمە عائیلەکەمیان نەیە طبعا ئەوە هەمووی شمولەکە احتیمامی ئەوەی لەسەر ئەوە بزان ئەم ڕئیسە چی بۆ ئەمریکا کردووە لەم 4 ساڵە لەسەر ئەساسی ئەوە نەوەکو لەسەر ئەساسی ئەوەی چی کردووە لە دەرەوە ترامپ لە اقتصادەوە
ئیشی زۆر کرد ئەم کۆڤیدە لی تێگا ئەجین بێکاری گەشتە 3.5 پێشەوەی کاگوێرم پێشەوەی بچینە سەر تەوەری دووەم یەک حاڵەت هەیە تاقیبن بۆ قسەی کاکتۆر نەهرۆ لە ئێستا هەندێک مانۆڕ و هەندێک دەست پێشخەری هەن بۆ ئەوەی ئەمریکا ئەیکا بۆی وابێتە بەرچاوکە باکی بەمانەوە لە عێراقانیەوە ئەگەر داوای لێ بکە نەکشێتەوە تاوان ئەمە ئەو استراتیژەتەیە کە بۆ دڵنەوەی شیعەکان و بۆ نەڕانجنی ئێرانیەکانێکە ئەگەر ئەمە نەکا ئەزانێ لەمپەرێکی قانونی زۆر بەهێز لە بەردەمیایەتی چونکە ئەم هەموو هەوڵەی کە ئیستا ئەدرێ ئەم هەموو گفتوگۆ دانوستانانە لە ئەنجامە لەمپەرێکی قانونی لە بەردەستایە کە ئەگەر بەوریایی و مامەڵە نەکرێ ڕێسەکە ئەکاتەوە بەخوری ئەویش سەلاحەتێکی دەستوریە کە دەستور داوێتی بە ئەنجومەنی نوێنەران نەک بە ئەنجومەنی وەزیران یعنی ئەگەر ڕێکەوتنێک بڕیار بێ بکرێ پێویستەکە لە ڕووی قانونیەوە چۆنە بێ بڕوە ئەبێ سەرەتا ئەنجومەنی وەزیرانی عێراق قبوڵیکە و بیکە بە پرۆژە بڕیارێک بینێرێ بۆ بەردەم پەرلەمانی عێراقی ئەگەر پەرلەمانی عێراق بەو زۆرینە شیعەزاڵەی کە تایەتی قەناعەتێکی یان لانی کەم بەشێک لە شیعەکان قەناعەتی بەم ڕێکەوتنە نەهات بێ و هەندێک خوتواتی ئەمریکای نەبینی بێ بە ئاراستەی ئەوەی کە دڵنەوایی ئەوانی تیاوی ئیحراجی ڕزگاریانەکە وەکو ڕادەستکردنی سەربازگەی تاجی و نازانم کێوکە بە دڵنیایەوە لە پەرلەمانی عێراق فەشەلی پێهێنرێ لەبەر ئەوە ئەو هەنگاوانە بە قەناعەتی من زیاتر ئەو ئاماژانە نەوەکو ئەوەی کە ئاماژە بێ بۆی ئەمریکا هەموو شتێک لە ڕووی پارە و لە ڕووی بزنسەوە سیرەکە بزانێ ئەمە لە ڕووی پارە و ئیسفادەی بۆ هەیەانی تاکە سەرۆکی دنیاە لەم وڵاتە زل هێزانی دنیادا دەڵێ ئەگەر دەتانێت سەرباستان بۆ بینن بۆ فلان ئەمە بە سعودیەکان دەبێ پارە بدە هیچ شوێنێکی کەس ئەم قسانی نەکردو پێشتر ئەمە هەمووی لەو ئیکوێژنە لەم هاوچێشەیەدا دەبینێتەوە ئا لە ڕووی اقتصادی و سوودی بۆی هەیە یان سوودی بۆی نیە سوودی بۆی نەبێت کەشەیە لەسەر پێشەوەی بچینە گەڕی دووەم ینی بۆ چوونێک هەیە کە ترامپ سیاسەتی ئەوەی فشاری بەردەوام لەسەر ئێران لە سەرەتای دەست بەکاربوون ئێستا ئەو فشارە بەدە ئەوە استراتیژی خۆیەتی بەڵام ئێستاش مەرجەکەی لەگەڵ کازمی ئەوەیە کە لاوازکردنی نفوزی ئێرانە لە عێراق و میلیشیاکانێتی ینی بۆ چوونەکەی لە باشە ئەگەر مستەفا کازمی وەکو سەرۆک وەزیرانی عێراق ئەگە بڕیار بێ ترامپ چەند مانگێکی لە پێشما بێ بۆ ئەم وزازە پێ بکە ئەم ئەرکە پرسە بکاتە ئەستۆی خۆی ڕوبڕی ئێران بێتەوە ڕوبڕی میلیشیاکان بێتەوە بەرحاڵ با بینە سەر بەشی دووەم هەندێک کاتمان لێ خوارد لە بەشی دووەمی ینی لە بەشی دووەم باسی پێگە و ئایندەی هەرێمی کوردستانێکی نا ئەم گفتوگۆ استراتیجیە ئایا ئەگەر سەر بگرێت چۆنە بێ و ئەگەر سەر نەگرێ چۆنە بێ منەوەی کە بەلای منەوە گرنگ بوو لە ناو گفتوگە استراتیجیە کە با بڵێن پرس و باسی کورد لە ناو ئەم گفتوگۆیە چی بوو یەکەم شت گرنگترین شت بەلای من ئەوە بوو کە پێش سەردانی مستەفا کازمی بۆ واشنگتن وەک بەڕێز سەفین دزەیی سەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ڕایگەیان لە میدیاکانی ڕاگەیان کە بەڕێز مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نامێکی تایبەتی بۆ بەڕێز پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ناردبوو کە هەم پشتیوانی خۆی بۆ ئەو دیالۆگە استراتیژیە نێوان ئەمریکا و عێراق پیشاندا بوو هەمیش ئامادەی خۆی ینی حکوومەتی هەرێمی بۆ دیالۆگی بەردەوام لەگەڵ حکوومەتی عێراق دەبڕی بوو و هەروەها داواشی لە ئەمریکا کردبوو کە ڕۆڵی هەبێت لە لێک نزیکردنەوەی بۆ چوون و بڕیارەکانی هەردوو لایانی هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ئەمە لایەنێکی گرنگی خودی سەرۆک وەزیران دوێنێ شێژ لە دیمانەکە جەختی کردەوە کە کاریگەری هەبووە ئەنجا بێگومان کاریگەری هەبووە دووهەم شت گرنگ ئەوە بوو کە شاندی هەرێمی کوردستان بە چەند کەسێک چەند بەڕێزێک نوێنەری سەرۆکایەتی هەرێم نوێنەری ئەنجومەنی وەزیران نوێنەری وەزارەتی پێشمەرگە هەروەها نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا هەموو ئەمانە لە ناو یاوەری شاندی مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق بوون و یاوەری شاندی عێراقی بوون و لە ناو گفتوگۆکانی شا بەشدار بوون ئەمەش خاڵێکی گرنگ بوو شتێکی زۆر گرنگتر بەلای منەوە لە بابەت کورد و گفتوگە استراتیجیەکە ئەوە بوو کە بەڕێز دکتۆر فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق کە هەم کورد بوو هەم وەزیری دەرەوەی عێراق بوو کە با بڵین ئەندامێکی باڵای ئەو شاندە بوو و لە نێو هەموو گفتوگۆکانە هەبوو تەنانەت گرێبەستەکانیش لەلایەن بەڕێزیان و لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا واژۆکران ئەویش بەڕای من ینی جۆرێک لە سەمامی ئەمانە لەوەی کە ینی کورد لە ناو ئەم گفتوگۆیە ڕەنگە شتی باشتری دەست بکەوێت خاڵێکی تری گرنگ ئەوە بوو کە لە ناو بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و عێراق بە دێڕێکی ڕاستەوخۆ نووسرا بوو کە ئەمریکا خۆشحاڵە بەو پێشبەچوونەی
لە دانوستانەکانی نێوان هەردوو حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەبووە لە ڕووی بە تایبەتی لە ڕووی بودجە و وزەوە خاڵێکی تری گرنگی تیا بوو کە ئەتوانین ینی هەردوو لە با بڵێن هەردوو وەزارەت ئیشادەیان بەوەدا بوو کە لە وەزارەتی کاروباری پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی عێراق پێشکەوتن هەیە و داوای هەماهەنگی زیاتریشیان لەکەن بۆ شەڕکردن لە دژی داعش و نەهێشتنی لە زەیرانان نەیانهێشت ناوی کوردستان و ناڵەو کاتە نەیانهێشت خاڵێکی تر گرنگە بوو خاڵێکی شاراوە بەڵام ئەکرێ کورد ئیشی لەسەر بکاویژەیە ینی ئیشکردن لەسەر ئاوەرە ناخۆیەکانی عێراق کە بە ڕێز و بە ئارەزومەندانە بڕۆنەوە شوێنی خۆیان ئێمەش لەمەیە ئەتوانین کەیسی کوردانی ئێزیدی کە بەشێکی زۆریان تا ئێستش لە شار و لە کەمپەکانی هەرێمی کورد شارەکانی هەرێمی کوردستان بڵین وەکو ئاوەرە لێرە ناتوانم بچنەوە شنگال لەبەرەوەی حەشدی شەعبی لەوێ باڵا دەستە و کێشەی داعشیش تا ئێستا ماوە ئەمەش خاڵێکی تری گرنگ بوو کە بۆ کورد ینی گرنگ وەرناوە و پێشکەوتنانەیە باز بکرێ بارحاڵ ئەوەشی کە لە هەمووی گەرمتر بوو هەر جەم لە فەوزی حەریری بەڕێز فەوزی حەریری بوو سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم کە ئەندامی شاندەکەش بووتی کە ئێمە لە ئەمریکا لەگەڵ بەڕێز مستەفا کازمی کۆبووینەوە سوپاسی کردوینکەوەی کە شاندی هەرێمی کوردستان پشتگیرێکی باشی کردووە لە گفتوگەکە هەرێمی کوردستان وەکو حکوومەت و ئەوانە پشتگیرێکی باشیان کردووە لە گفتوگەکە و هەروەها داواشی کردو کە بە زووترین کات شاندی هەرێمی کوردستان بچنە بەغدا ڕەنگە هەفتەی داهاتوو ئەگەر هیچ کێشەیەک نیێتە ئارەوە شاندێکی بەرزی حکوومەتی شانی دانوستارکار بچنەوە بەغدا و ڕەنگە لەسەر حەقە بەشی کورد لە بودجەی 2020 قسە بکەن و ئەو کێشانەشی کە تا ئێستا ماون چارەسەر بکرن هەر لە پەراوێزی سەردانەکەی بۆ واشنگتن کازمی چەند کەسایەتێکی دیکەی زۆر گرنگی بینی کە پەیوەندی بۆ بابەتانەوە هەیە یەک لەوانە کریستالینا جۆرجیێڤە سەرۆکی ئەوەی پارەی نەقدی دووەلی ئەم لەگەڵ ژووری بازرگانی ئەمریکا لەم دانیشتمانەدا ئەمان کە پێیان وابوو کازمی داوای ئەوەی لێکردن کە پێویستی بە هاوکاری هەیە بۆی سیستەمی ئابووری ڕێک بخێرێتەوە لە عێراقدا هەوڵی داوە بۆی گەندەڵی نێمنێ ئەمانش پێیان وایە کە پێویست بۆ ئەوەی بتوانین یارمەتی عێراقدان لەو مرۆوە پێویستە پەیوەندی نێوان هەرێم و بەغدا باش بکرێتەوە بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە ئەمانە خاڵی گرنگ بوون هەر لەوەشدا هەر لە کاتی لە واشنگتنیش بۆ هەر بۆ زانیاری تەلەفۆنێکی لەگەڵ محەممەد بن سەلمان کردووە کازمی ئەمیشیان پەیوەندی بەو مەسەلە اقتصادیەوە هەبوو کە ئەمریکا دەیەوێ نێوانگیری لە نێوان عێراق چەند وڵاتێکی کەنداودا بکە لە ڕووی ئابووری و لە ڕووی وزە و لە ڕووی ئەوانە و هەر ئەمریکا بەتەنیا نەبێکە هەڵپشتی عێراق دەکە دەیەوێ ئەمانەش بێن گرنگەکە لێرە چێ لەم دانیشتناندا باس لەوە کراوە کە پەیوەندی نێوان هەرێم و بەغدا پێویستە پتەوتر بکرێتەوە بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە بە تایبەتی لە ڕووی پەیوەندیەکانەوە بە تایبەتی لە ڕووی سیستەمی بانکی و سیستەمی ئابووریەوە جا ئەمانە زۆر گرنگن ئەمانە خاڵی پۆزتیڤن بۆ ئێمەی بە قەناعەتی من دەزانی چۆنە یعنی هەرچی گرنگیەکی ئابووری بۆ عێراقیش هەبێ ئێمە لەبەرەوەی ئەزمونێکی تاڵمان هەیە لەو هاوکارێنە و دەوڵەتیانەی کە بۆ کوردستانەکرێ پرسیارەکە لێرەیە ئەوەیە ئایا ئەم هاوکارانەی ئەمریکا بە دەردی هاوکاریەکانی ڕابردووی بانکی دەولی وڵاتانی ترە بۆ عێراق کە پشکی کوردستانی هیچیان نەبووە تەنها لە دانەوەیە بەشدار بووە یانیش ئایا لە لی سوودمەند دەبێت بەڵام خاڵە گرنگەکە تەوان ئەوە زۆر گرنگەکە با بڵێن شاندی دیپلۆماسی کوردستان تیا بەشدار بووە لە ڕووی سیاسی و دیپلۆماسیەوە زۆر گرنگە و واشەکاتۆ تەنها تەماشاکەر نەبی و ئاگداری ڕێچکە و بەرەو پێشوونی کۆبوونەوەکان بی و لەوێدا تۆ ئەتوانی ڕۆڵ و کاریگەری و پێگەی خۆتت هەبێ باشترین شت لە ڕووی پرۆتۆکۆلیەوە ناوهێنانی کوردستانە لە بەیاننامە ڕسمەکە و ناوهێنانی هێزی پێشمەرگەیە کە لە کاتێکا بۆ کاکبەرەمیش باسی کرد لە کۆبوونەوە بەرایەکەی 11 حوزەیرانە وا بڵاوکرایەوە کە شاندی عێراقی بواری ئەوەی نەداوە کە ناوی کوردستان و پێشمەرگە ببرێ بەڵام ئێستا لانی کەم لە ڕووی پرۆتۆکۆلیشەوە بێ ئەم شتانە گرنگن بەڵام خاڵە گرنگتر لە هەمویان ئەوەیە کە کوردستان ئێستا بەرچاوی ئەبێ زۆر ڕوونتر بێ و نابێ بە هەمان میکانیزمی پێش 2017ەوە بە هەمان چاو تێڕوانینی پێش 2017 تەماشای ئەمریکا بکە ئەگەرچی ئەمریکا با بڵێن نەڵێن هاوپەیمانە هێزێکە کە ئەوەی بە زمانی ئینگلیزی پێڵەن ئیندیسپێنسەبڵە واتە تۆ ناتوانانی دەستبەرداری بی لە هەموو ئەگەرێکە بەڵام لەگەڵ ئەوە شابێ خوێندنەوەمان بۆی ئەوە بێکە سیاسەتی دەرەوەی زۆر بە تایبەت لەسەر ئەو تێزەی کە کاتی خۆی
تعبیری لێکراوە هێنری کەسنجەرەڵێ لەسەر ڕەفاقەت و دۆستایەتی و هاوپەیمانەتی هەمیشەیی نییە بەڵکو لەسەر بەرژەوەندی هەمیشەیە. بەڵام دەیڤید فلیپس لە کتێبەکەی خۆیان ئەڵێ تەجربەی ئەمریکا لەگەڵ کووردا سەلماندی کە ئەمریکا دۆستی هەمیشەیشی نییە و بەرژەوەندی هەمیشەیشی نییە، چونکە بەرژەوەندی بە هەموو پێوەرێک بەرژەوەندیەکانی ئەمریکا وەک ئەوەی کە لەگەڵ کوردستانە بێ پارێزراوتر و سەلامەتترە وەک ئەوەی کە لەگەڵ بەشەکەی دیکە عێراقا بێ، بەڵام سیاسەتی ئەمریکا بۆ ئاراستەیە کە هەمیشە پشتگیری بەشە نەیارەکەی ئەمریکا ئاکات. هەر لەبەرەوە ئەبێ ئەمەمان لەبەرچاو بێت، خۆ ئێمە لایەنە باشەکەشمان لەبەرچاوە کە بۆ نمونە لە حوزەیرانی 2014 ئەو کاتەی داعش گەیشت بووە دەواازەکانی بەغدا و بەرەو نەجەف و ئەوانە هینێ کرد و بە فەرمی نوری مالکی داوای کرد کە بەهانایانەوە بێ گۆڕانکاریەک ڕووی نەدا هەتا ئەو کاتێک کە لە سەرەتای ئابا داعش هێرشەکانی بە ئاراستەی کوردستان گۆڕی لە کەمتر لە 72 ساعاتە ئەمریکا بەدەنگ هات. ئێمە ئەوەشمان لەبەرچاوە، بەڵام هەڵوێستا خراپەکانی 2017شمان لەبەرچاوە کە ئەمریکا وەکو کوردەڵێ گەرمتر بوون لە کاسەکە، ئەوان زیاتر لە خەم و مشوری یەک پارچەی خاقی عێراق و پشتگیریکردنێکی ڕەهای با بڵێن حکوومەتی فیدراڵی و ئەویان کرد و چاویان لەو هەموو ستەمە خەواند کە دەرحەق بە کوردستانەکرێ و بە هەمان شێوەش سیاسەتی ئەمریکاشمان لە ڕۆژاوای کوردستانیشە بێ لەبەرچاو بێ کە سیاسەتێکە تا ئەندازەیەک دەرحەق بە کوردستان بە دیاریکراوی، من نازانم دەرحەق بە فەڵەستین و ئیسرائیل ڕەنگە کێشەیەکی استراتیژی بێ، دەرحەق بە عێراق وەکو کیان پرسێکی استراتیژیە وەکو کاکتۆر باسی کرد، بەڵام دەرحەق بە کوردستان من پێم وانییە سیاسەتەکە زۆر ڕوون بێ و سیاسەتێک بێ کە هی ئەوە بێ با بڵێن هیوای لەسەر هەڵچنی، هی ئەوەیە کە پراگماتیکیانە واقعی یعنی بەواقعیانە مامەڵەی لەگەڵا بکەیت و زۆر ئەمەلی لەسەر هەڵ نەچنی بۆ چونکە عێراق لە ئەمریکا لە عێراق کشێتەوە داعشی لێ بەرهەمەهێنێ و ئێران زاڵەکە و لە 2017 پشتگیری حکوومەتی فیدراڵیەکە دەرحەق بە دژی کوردستان، بەڵام هەر خۆی دوای ساڵێک هەموو باڵۆسخانەکە یەکرێتە ئامانجی میلیشیاکان، هەمان ئەو ئەمبرامز و ئەو چەک و جبەخانانەی کە دابووی بە میلیشیاکان دابووی بە عێراق کەوتە دەستی میلیشیاکان و دژی سەربازەکانی خۆی بەکارهێنا و سەربازەکانی ناچار بوون پەنا بۆ کوردستان بێنن. چی بۆ کورتە چی گرنگ بوو بۆ کورد لەم گفتوگۆ؟ والله حەزەکەم جارێ جوابی تعلیقەکەی ئەو بم کە ئەمریکا سیاسەتی ئەمریکا بۆ کورد بابینە سەر ئەو خاڵە بە تایبەتی ڕاستەوەی کە ڕوویە لە 75 لە بیرمان ناچێتەوە لەبەرەوە مەساڵحی خۆی و ئوتومە هەموو جارێکی ژەڵێم ئەوان مەسلحەتی خۆیانیان هەیە، مەسلحەتی تۆ دوای مەسلحەتی ئەوانیان. ئەوەیە دوو لە نەوەیەکەوە کە لەگەڵ بەریتانیا خەتی سیچواریان دانا سەیفێڤنیان بۆ تۆ دروست کرد لە نەوەیەکەوە هەتاکون ئیستا ئەمریکا ئەو پارێزێت با ئەومان لەبەر چاو نەبێت لەبەر چاو بێت. ئەگەر ئەمریکا نەبا لە فەڕەنسا کۆبنەوەیان کرد لە وڵاتانی دەبلن کردیان، بەڵامەوەی کە لە واشنگتن کرا بوو بەوەی کە یەک بگرن. ئەمریکا مەسلحەتی هاتەوە کە کورد بپارێزێت و کورد زانی کە ئەوەی ڕووداوە لەو پێش وردە تێگەشت کە دەوری کورد لە ناوچەکە چەنە و چۆن ئەتوانیە بەکاری بێنە بۆ مەسلحەتی خۆی و ئێمە ئەبێ فێربین چۆن ئێمە مەسلحەتی خۆمان لەگەڵ مەسلحەتی ئەوە بڕوات بۆ ئەوەی دائیمەن ئەم مەسلحەتە لێک چی لە ڕووی ئابووریەوە چی لە ڕووی عسکەریە و چی لە سەربازیەوە یان سیاسیەوە. ئێمە کووتمان سا لە ناوچەکە ئیشێکی تازە هەیە ئەوەی مەسەلەی فەڵەستینوانە ئێمە دەورمان چێ بێ ئەوە زۆر گرنگە ئێمە نابێ بە عاتیفە قسە بکەین. ئەوەی کە ڕوویە لە 16 ئۆکتۆبەرەوە ئەمریکا دەسی لە ئێمە بەرا وانە بۆ ئەمریکا پێشەوە وتێتی من پشتگیری ناکەم بە سەراحەت پێی وتویت تۆ چویت بە نەوعێکیکە کردوتە وستوتە ڕێی خەڵکی خۆ وەرگری مافی خۆتە ئستا ژەڵێم و سەد جاریکە ژەڵێم مافی ئێمە بوو، بەڵام بەنسبەت ئەمریکاوەڵە تەوقیتەکە ڕاز نەبوو نەیوت من دژی تۆم، بەڵام وتی تەوقیتەکەم ئستا من لەگەڵتانیم ئەگەر بیکەی ئێمە کردمان ئەو لەگەڵیان نەبوو، چاوی لە شتەکان لە پارازی بوو. شتی ئێمە مشکلی ئێمە لە ناو کوردان من ئەمە ژەڵێمەوە قسە بە عەرەب ئەڵێن، قسە بە فارز ئەڵێن، قسە بە تورک ئەڵێن، بە ئەمریکا ئەڵێن، بە بەریت بە دەوڵەتی دنیا ئەڵێن، بەڵام خۆمانی کاکە ئەو دەوڵەتانە ئیژەکەم بۆ مەسلحەتی خۆیان، بەڵام ملەتی کورد ئیژەکە بۆ مەسلحەتی ئەوان. ئەوە مشکلەکەمانە چونکە
چونکە ئەوان بەکارمانێن لەبەرەوە ئیشەکەی بۆ مەسلحەتی ئەم دەوڵەتانە ئەوە گرنگی هەیە کە کورد فێر بێ چۆن ئیشکا بۆ مەسلحەتی خۆی ماڵی کورد چۆن کۆکاتەوە و ئیشکا بۆ مەسلحەتی خۆی لەم چوونەی دەوری کورد لەم چوونە بۆ واشنگتن دەورێکی زۆر مهم بوو بەڵام بەڕێی من قەناعەتی من وەفدەکە ئەبووە بەهێزترتر بووە دکتۆر خۆڕۆژاوای کوردستان ڕێفراندەمی نەکردبوو بۆ گیان ڕفیقی نیوەڕۆژاوا مەسلەی تورکیایە علاقاتی تورکیا و ئەوان مەسلحەتی ئەمریکا لەگەڵ تورکیا مهمتریان لەگەڵ ڕۆژاوە دواتر هەندێک شتی دیکە یعنی بالێکینەوە بەڕاستی کامە مهمترە لای ئەمریکا پێ دەڵم مەسلحەتی ئەمریکا ئێمە تەنها بۆ ئەمریکا بۆ ئەوە گرنگین کە شەڕیان بۆ بکەین نەو گۆرشەران مەساڵحی کە نەوتت هەیە تۆ تااقەت هەیە دەورێکی مهمت هەیە لە عێراقا بیبینیت بەڵام سیر کە چەند جارێک ئەمریکا چۆن ئەوە هەوڵی داوە عێراقێکی بەهێز دروست بکاتن بەڵام فەشەلی هێناوە هەوڵیشی داوە کوردستان بەهێز بێ لەویشە بەردەوامە بە چەند شتێکا بۆ نمونە فەشەلی هێنا یەک لەوانە طبعاً ئەم ئیتفاقی کاتی خۆی کە لە واشنگتن کرا لە نێوان دوو هێزی سەرەکی هەرێمی کوردستان کە پارتی یەکێتین ڕۆڵی ئەمریکای تێدا بوو وڵاتەکانی تر نەیانتوانی ئەمە بکەن لەم کاتەوە لە کاتی دروستبوونی ئەم هێڵی 36 ئەمریکا پاڵپشتی هەرێمی کوردستان دەکات شەڕی کاتی شەڕی داعش بوو طبعاً پێش شەڕی داعشش مسودەیەکە بوو کە لە ناتەوە هاتبوو ئەمریکاشی تیا بوو کە چۆن بتوانین هێزی پێشمەرگە یەک بخەن لە هەرێمی کوردستان زۆر هەوڵیاندا پارەشیان سەرف کرد چەندین کۆبوونەوە هەتا ئێستا سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان چەند ڕۆژێک بەر لە ئێستا کۆبوونش تایبەتی لەگەڵ وەزارەتی بەرگریە بوو باسیەوەی کرد وتی ئێمە پێویستە هەوڵی بدەن یەک بخەین بۆ دەویست یەک بخات لە کاتی ئەو کاتێک کە کۆنگرێس دەویست سلاح بۆ هەرێمی کوردستان بنێرێ لەبەرەوەی هێزێکی یەکگرتو نەبوو بە پێی دەستور و بە پێی قانون لێ ناتوانێت بیدا بە ینی وەکو هێزی کیان نەبوو دوو هێزی تایبەت هەبوو کە پارتی ئەمریکا ناتوانێت بچی سلاح بدا بە حزبێکە بۆ نمونە ینی مەبەستم چییە ئەوەیە کە ئەوان عاتیفە و هەست و سۆزی ئەوان نییە کە ئێمە ملەتێکین چەند جار چیمان بەسەر هاتەوە مێژوو چۆن غەدری لێکردن و مرۆڤایەتی چۆن غەدری لێکردن و چۆن خراوینەتە پراوێزی زۆر شتەکانەوە و بەبێ ویستی خۆمانەوە ئەوان سەیری مەسلحەتی خۆیان دەکەن بەڵام لەگەڵ ئەم مەسلحەتەدا دەبێت ئێمەش بتوانین خۆمان لە هاوچێشەکانە تێبگەین نێوماڵی خۆمان یەک بکەین ئەمانە نەمانتوانی وا بکەن گرنگ لێرەدا چییە ئەگەر بگەڕێنەوە سەر پێگەی هەرێمی کوردستان لەناو ئەو ئیتفاقیانەدا بە قسەکردن زۆربەی شتەکان ئاسان بوو لە واشنگتن پراکتیزەکردنی ئەو ئیشانە لە نێوان هەرێم و بەغدادا لە نێوان ئەمریکا و بەغدا لە نێوان ئەمریکا و هەرێم ئەمە زۆر گرفتی بەسەردادێ دکتۆر سۆران زۆر جوانی فەرموو لە سەرەتادا کە ئەو لەمپەرانەی لە بەردەم عێراقدان بە هەرێمی کوردستانیشەوە ئاوا گەورن ئاوا ڕەگوڕیشیان دا چەقیوە لە بە درێژای مێژوی چەندین ساڵە ئاوا بە ئاسانی بە هەفتەیەک و دوو هەفتە و مانگێک و دوو مانگ و دانیشت چارەسەر ناکرێت ینی مستەفا کاظمیەک بۆ نمونە ئەو هەموو پشتگیری ئەمریکا هەیە پشتگیری شای سعودیای دەبێت پشتگیری هەندێک وڵاتانی تری لەوانەیە ژێربەژێر پشتگیری ئیسرائیلیشی هەبێتن چۆن ئێران و وەکیلەکانی ئێران لەناو عێراقدا ڕێگای پێدەدەن لە کاتێکدا مستەفا کاظمی هیچ هێزێکی نییە هیچ ئەندام پەرلەمانێکی لەناو پەرلەماندا هیچ حیزبێکی ئیسلامیش بە پشتی ئەمانە دواتر عێراق یەک لە وڵاتانەیە بە درێژایی مێژوو و بەردە سەدام حوسێنە بەردەوامی انقلابی عسکەری لەسەرکراوە ئێستاکەش چەک بەدەست دوو جیهاتەوە یەکیان جێشی عێراقی ئەوتری میلیشیاکانن جێشی عێراقی نمونەمان هەیە کە داعش لە مووسڵەوە چۆن هەموو شتەکانی جێهێشت و فڕیدا ئەوەی کە شەڕ دەکات حەشدی شعبیە ئەو حەشدە شعبیەگە بزانی مەسلحەتی ئەو لە خەتەردایە تاوەکەوەی کە ئێران بمێنێتن ئەم خەتەرە لە ناگەڕێ ئەم شتانەی کە هەیە ئەم چاکسازیەکە لە اقتصاددا دەکرێت ئەو چاکسازێکە لە پەیوەندی نێوان هەرێم و بەغدادا دەکرێت ئەو لەک نزیک بوونەوەی بەغدا دەکرێت لەگەڵ وڵاتانی کەندا و لەگەڵ ئەمریکا لێ ناگەڕێ ئەم شتانە سەر بگرێت ئەمانە لە پەری گەورن زۆر گەورن ئاخر لێرە مهمی ئەوەیە کاظمی ئەبێ ئەوش بزانێ کە چێ پشتی بگرێت لە ناوخۆ مهمە بۆی سونە و کورد ئەوە زۆر مهمە و توانیوێتی نەختێ لە ماڵیشی عەش ڕاکێشە بۆ لای خۆیەوە حەکیم عەماری لەگەڵە مختەدا لای وەستاوە بەڵام بگەڕێمەوە سەر دەوری کوردەکە لەم سەفەرە دەورێکی زۆر گرنگ بوو بەڵام من بەحسی وەفدەکەم کردوتم وەفدەکە ئەبووە زیاتر احتیمامان بەم وەفدە بووە من لە باتیم قەناعەتی من بووە وەزارەتی وەزیر کارەبا بڕۆشتایە وەزیری پیشەسازی بڕۆشتایە وەزیری وزە بڕۆشتایە وەزیری پێشمەرگە بڕۆشتایە بۆ ئەوەی بۆ ئەمریکاشی بشانین کە ئێمە چەند احتیمامین لەم دەورەیە کە بیبینین بۆ عێراق
عێراقی تازە ئێمە ئەمانێت دەور ببینین وەلو بەڕێزانە کەفوون کاوانەی کە چوون بەڵام ئەمە فەرقی زۆریە کرد کە زیاتر ئێمە احتیمامین لە مستەوایەکی بەرزا و حکوومەت احتیمامی بێەوە دەستکەوتەکانی ئێمە چی بوو لەما دەستکەوتەکانی هەرەوە نەبێ بە دڵمان خۆشکەین وەفدێکی کوردی لە زمانی وەفدی عێراقایە نا ئەبێ بزانین وەکو بەڕێز کاک مەسرود دێنەوتی جارێ وەفدەکە نەگەڕاوەتەوە تاکۆم زانین وردەکاریەکانی چین لەبەرەوە با پێشی ئەحداز نەکەوتین بەڵام ئەوەی کە دەرکەوت لە بەیاننامەکانە کە زۆر ناوی کورد هاتووە کە دەوری کورد بە بەرز نرخانرەوە کە ئەهمیەتی ئەمریکا کە بۆ ئەو ڕێکەوتنی کە ڕێکەوتن بەغا کە کازمی 320,000 ملیارەکەی کەنار لەسەر زەختی ئەمریکا بوو بەعەلەمی بزانن پۆمپیۆ زەختی کردووە واشی فشانە کە من لەگەڵ کوردان نزیک بوومەتەوە و خەریکم مشکلەکان حەدەکەم بۆ ئەم 3 مانگە بۆی فرسەتە 3 مانگیشە دوێنێ بەڕێز قسەی سەرۆکوەزیراوتی ئەمە بۆ 3 مانگ بۆی لەم 3 مانگا بتوانین مەشاکلەکانمان حەلکەین هەر هەنگایەک دکتۆر ینی پێویستی بە پشتیوانی کورد و سونە هەیە بەتایبەتیشەکان کەکە قورسە منێ باسی کازمی بگورە تەنانەت کازمی پێویستی بە کوردە ئەگەر حزب دروستکە و لە داهاتوودا دەنگ پێنێ و بێ زارشتر حکومت دروستکاتەوە بەبێ پاڵپشتی کورد و هێزی کوردی لە پەرلەمانی عراقدا ناتوانێت ببێ بە سەرۆک وەزیراندا وە نیەتیشی پاکەوە عادل عەبدولمەهدیش سەبارەت بە هەرێمی کوردستان نیەتیان پاک بوو بەڵام ئەم چواردەورەی کە هەیە ئەم عەرەبە شۆڤینیە و ئەم دەستی وڵاتانی ئیقلیمی کە لەوێ باڵا دەستن لە بەغدادا ئەمانە ئەم عەرزوو بەڵێنانەی ئەمریکاش گرنگە بۆ سەرۆک حکوومەتێکە ینی ئەبێ لایەن و پێکهاتەکان گرنگە کە پشتیوانی بن چکە عەرزەکان گرنگن بۆ هیوادارم بەشی کوردستان وەکو دکتۆر سۆرانە لە هەموو شتێک جاران لە شەڕی داعشە چەک و ناو چادرەکان بۆ ئێمانە دووسەکەکان بخۆیان هەڵەگر لە بەغداوە ئێستا شەر پێمان دەڵێن ئازان ناڵێن ملەتن هەر پێڵی باسی شتێکی گرنگە من لە سەرەتا باسی ئەوم کروتم ئەگەر ئەم کۆمپانیا ئەمریکیانە و ینی هەموو باسمان کرد تقریبان ئەم گرێبەستانە بچنەواری جێبەدەم کۆمپانیا ئەمریکیان و کۆمپانیای تری دنیای بێ بە دوایە تەمانەمە بە حزوری هێزی لە ڕادەبەدەری ئێستای دەسەڵاتی میلیشیای شیعە نایەتە جێبەجێبوون و نایەتە دی بەڵام دیسان کێشەیەکی تریشمانێمە لە یادی نەکەین کێشەی داعشە سەرهەڵدانەوەی داعش بە تایبەتی بە درێژایی ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان لە دەوروبەری خانەقینەوە بیگرە بۆ سعدیە بۆ گوڵاڵا بۆ چیای حەمرین بۆ لای دەوروبەری خورمات و هەتا قەرەچوو مەخمور تا ئەگەیتە لای دەوروبەری کەرکووک داقوق تا ئەگەیتە لای شنگال بە بەردەوامی شەوانە چالاکی تیرۆریستی تا ئێستا لایەن داعشۆ هەیە هەتا ئێستا ڕۆژ کەم ڕۆژ هەیە کورد نەکوژرێ کورد نەڕفێنرێ کورد زەوی کشتتوکاڵی نەسووتێنرێ ینی جگەل لە کێشەی ترکە هەیەە لەگەڵ دەسەڵاتی ئێستای ئەو ناوچانە ئەمە بەس باسی داعش دەکەم ئەمە لەلایەک ینی داعش وەکو هێز ماوە وەکو بەس خەڵکو خەلافەت نەوە ئەجینەم لەم ناوچانە بەڕاستی چەکیش پێ ڕۆژانە خەڵگەگرێ سەریانە بڕێ سەرانیان لێوەرەگرێ ئەجا ئیزنیان ڕۆژانە ئێمە ئەم هەواڵانە ئەخوێنینەوە بەڵام لە بەرامبەر بامە ئەمەیە مەسەرەن جۆرج بوش لە پرس کۆنفرانس عفو دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە ئەمریکا لە پرس کۆنفرانسەکە وتی ئێمە لە کشانەوەیین و هێزێکی زۆر کەمانەوەیش بۆ مەبەستە بوو کە باسمان کرد بەڵام مستەفا کازمیش و هێزەکانی تریش ئێستا ئەیانێت تەوازودی هێزی ئەمریکی ینی خواستی ئەوان وایە خواستی عێراق ئەوەیە کە تەنیا لە چواسەوەی ڕاهێنان و زانیاری هەواڵگریە هەبێ بەڵام ئەزمون سەلمانوێتی کە سوپای عێراق و هێزامنی عێراقەکان شەڕی داعشیان پێ ناکرێت ئەگەر هاوکاری هێزا هاوپەیمانەکان نەبێ شەڕیان پێ ناکرێت بە تایبەتی ئێستا وەک پسپۆڕێکی سەربازی بەڕێز بابەکر زێباری ئەو کە پێشتر سوپاسالاری عێراق بۆ ئێستا ڕاوێژکاری سەربازی سەرۆکایەتی هەرێمە ئەو ڕۆژە لە لێدوانێکدا باسی ئەوەی کردبوو کە ئێستا استراتیز و شێوازی شەڕی داعش گۆڕاوە ینی شەڕی کەڕوفەڕە شەڕی پارتیزانیە و جگەل لە پێشمەرگە هیچ هێزێک لە عێراقا ئەم ئەزمونەی نییە لە شەڕی ئەو ینی هەم پێویست بێت تۆ چۆن ڕوبەڕی شەڕی ئەم هجوومە لە ناکاوانە ئەبیتەوە چۆن خۆشت لە ناکەوە چیتە ناو ناوچەکانی ئەوان و هجومی پارتیزانی هێرشی پارتیزانیان بۆ وەکەیت و با بڵین وەکر و شوێنی داڵدەدان و خۆشارنەوەکانیان داگیرەکەی ینی بڵین ئازا دەکەی لە دەست ئەوان بەڵام ئەم بوونەی داعش من تەمەنامە کرد لە ناو بەیاننامەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و عێراق
شتێک بە شێوەیەک لە شێوەکان باسی ناوچە بابنەوەی کە پێم ناوچە کێشە لە سەرەکان ناوچە کوردستانیەکان بکرایە بە زۆرێک لە زۆرەکان لایانی کەم ئێستا هەندێک هەواڵی خۆشێ ئەو ڕۆژە یەکێک لە جەنڕاڵە عێراقیەکان بەناوی عەبدولئەمیر شەمەری بابنە جێگری سەرۆکی ئۆپراسیۆنال بەشەکانە لێدوانی کوێی دابوو کە بەو نزیکانە چوار بنکەی ئۆپراسیۆنی هاوبەش لە چیمەن و لە خانەقین و لە مەخمور و لە ناوچێ سەوزی دەشتی دیالە ئەکرێتەوە ینی ئۆپراسیۆنە هێزی عێراقی و هێزی پێشمەرگە هاوبەشە بن هیوادارین ئەم گفتوگۆیانە ئەم هەنگاوانە سەر بگرێت ناو گفتوگۆی استراتیژیە لایانی کەم دانیشتوانی کوردی ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان لە کێشەی لە ترسی داعش ڕزگاریان لە مەترسی داعش ڕزگاریان بێ ڕەنگە ئەو کێشەکانی تریش بتوانین بە دانوستان و ئەمانە چارەسەر بکرێن جاستا ئێمە کاتمان کەمەوە ئەگەر هەرێکی دوو خولەک بزانین کوردستان چی بکا باشە چۆن ئەدای چی بێ حیزبەکان حکوومەت سەرکردایەتی سیاسی بە قەناعەتی من ئەگەر قسەکانی خۆم وا کورت کەمەوەکە لە ئەگەری ڕێککەوتنی نێوان عێراق و ئەمریکادا و لە ئەگەری ڕێک نەکەوتنی نێوان عێراق و ئەمریکادا دەرفەتی تایە بۆ کوردستان بە هەردوو بارەکەیە و هەندێک مەترسی و لێکەوتەی استراتیژیشی لەسەرە بێ لە ئەگەری ڕێککەوتنا بە قەناعەتی من ئەگەر لە دیوەنەتەوەیەکەیەوە تەماشای بکەین ئەوەیە کە ئێستا ڕەنگە زۆر خواستی عێراقیەکان بێ بە دەرەوەی کەەوە کاکتۆر نەهرۆ فەرمووی کە مەسەلەی عێراقی یەک پارچە بەشێکە لە استراتیژیەت و بنەمای سیاسەتی دەرەوەی ئەمریکا ڕەنگە بە پێداگیری لایەنی عێراقی بێ کە بۆیان بکرێت لە هەردێ ڕێکا مەسەلەی پاراستنی یەک پارچەی خاکی عێراق ئەخەنە ناو قسەکانەوە کە ئەمە لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی ئامانجەنەتەوەیەکانەوە جۆرێکە لە مەترسی بۆ کوردستان وەلانی کەم پرسی سربەخۆیی کوردستان ڕەنگە دواتر بخال لە ئەگەری ڕێککەوتنە بە تایبەت بە لە بەرچاوگرتنی ئەو هەموو تەحەدا و چاڵەنجانەی کە هەن و بەرامبەر ئەو کۆمپرۆمایز و ئەو سازشانەی کە ئەمریکاش پێویستە بە جۆرێک لە جۆرەکان لە پێناوی گەیشتن بە ڕێککەوتن بیکە ئەمە لە ڕووی استراتیژیەوە ئەو مەترسەیە بێ بەڵام لە ئەگەری ڕێک نەکەوتنە مەسەلەن یان ببورن هەر لە ئەگەری ڕێککەوتنە ئەگەر بێت و هێزەکانی ئەمریکا بە ڕێککەوتن بمێنەوە کە قەناعەتی من وایە عێراق جێناهێڵن لە هەردوو ئەگەرەکە بەڵام ئەگەر بەمانەوە بێ من پێم وایە هێزەکانی ئەمریکا لانی کەم لە کوردستان ناکشێنەوە ئێکەواتە ئەمە ئەگەر بە ڕێککەوتن بێ بۆ کوردستان باشترە چکە لە کۆڵ ئەحراجەیەکی سیاسی گەورە بێتەوە لەبەرەوە کوردستان ناتوانێت داڵدەی ئەمریکانەدا لە ڕووی واقعیەوە کە ئەگەر بە ڕێککەوتن بێ پێما بێ ئەحراجەیەکی سیاسی لە کۆڵە بێتەوە دەرفەتێکە ڕەخسێنێکە هاوشێوەی وڵاتان سوودمەندی لە خێروبێری تەواجودی ئەمریکی ژاپۆنیەکان ئێستا لە سایی هەبوونی هێزەکانی ئەمریکا بەرژەوەندێکی زۆر باشی اقتصادی و سیاسیشانەیە ئەڵمانەکان نیگەرانن لەوەی کە تۆ تەسەوری بکە دۆناڵد ترامپ وەکو کارتی فشار کشانەوەی هێزەکانی دەرحەق بە ئەڵمانیا بەکارەهێنێ و نیگەرانن لەوەی کە ئەمریکا هێزەکەی لە ئەڵمانیا کەم کاتەوە چکە زانێ کاریگەری بەرژەوەندی لە کیسەچێ و پۆڵەندەکان ئاهەنگە گێڕن لەوەی کە 9,000 سەربازی ئەمریکیان بۆچێ یعنی کوردستان ضرورە وەکو عێراق نەکا پێویستە چاو لە عێراق نەکاکە تەواجودی هێزەکانی ئەمریکای نەقۆستەوە بۆ خێروبێری خۆی ضرورە بیقۆزێتەوە بۆ ئەوەی کە لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی وەبەرهێنانی دەرەکیەوە و لە ڕووی تەنانەت هەندێک گرێبەست و ئەوانەشەوە لی سوودمەند بێ و لە ئەگەری ڕێک نەکەوتنا من پێم وایە کە ئەمەیان پێچەوانەی قسە یەکەمە ئەوەیە کە لە ئەگەری ڕێک نەکەوتنا من دووبارەیەکەمەوە ڕێک نەکەوتن واتە نەکشانەوەی ئەمریکا لە عێراق بەڵام بە شێوەیەکی ئەوەی کە لەگەڵ ویستی بەشە شیعەکە و ئەوەی ئێرانە نەگونجێ و جێگیربوونیان لە ناوچە سونیەکان و لە کوردستانە کە ئەمە زیاتر خزمەت بە بەرژەوەندیە استراتیژیەکانی گەلی کوردستانەکە کە من وەکو خۆم وەکو شخصی پێم خۆشە ڕێک نەکەون لەبەرەوە دڵنیام کە ئاسۆی سربەخۆی کوردستان نزیکترە کاتەوە لە ئەگەری ڕێک نەکەوتنە طبعا لە دوو خولەکە قسەکان بڕیتەوە محاولاکەم بەسەرچاو مهمترین ئەوەیە لای من بەڕاستی پێشەوەی ئەگەرەکانی ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا یان ڕێنەکەون لەگەڵ بەغا ناخۆی خۆمانە ناخۆی خۆمان چەند بەهێزکەین ئەوە ئێمە خۆمان بەهێزەکەین و دۆستەکانشمان چه ئەمریکا چه ئەوانی کە ئەتوانن بەهێزتر پشتگیریمان بکەن مانەوەی جێشی ئەمریکی لە کوردستانە لای من بڕوان ناکەم بە هیچ نوعێک گۆڕانی بەسەرا بێت بە هیچ نوعێک ئەوە قەناعەتی خۆمە هەر بۆ شتێکی بەسیت سەیری ئەو قونسڵەیەکە دروستەکەن 1 میلیارد دلاری تێچووە بۆچی دروستەکە ئەوە 3-4 خانووی هەیە لە عینکاوە توانێت ئیشەکەی بڕوا بڕێگە چونکە استراتیژیای ئەمریکا لە کوردستانە استراتیژیکی دوورە
ئێمە ئەبێ خۆمان لەگەڵ ئەو استراتیژیە ئەمریکا کە لای خۆیەتی ئێمە خۆمان بەڵێ بیقۆزینەوە وەکو پێم وتین وەکو هەر ئەوەش لەگەڵ ئەوەی قەزەی ئابووریش زۆر مهمە کە ئێمە بتوانین لەگەڵ عێراقا لەگەڵ عێراقا هەتاکوون سیاسەتی ئەمریکا لەگەڵ عێراقا بن لە زمنی ئەوە ئێمە یارمەتی عێراق بین بۆ ئەوەی سیاسەتی ئەمریکا چەسبێنین نابێت دیژی ئەوە بین لەبەرەوەی مەسلحەتی خۆ ئەبێ مەسلحەتەکە چۆن وا ئیجابەکە وا بڕۆن و حکوومەتیش پیشانیاوە کە ئێمە ئامادەین بۆ هەموو دایالۆگێک ئەوە هەنگاوێکی زۆر باشە بۆ ئێمە یعنی بۆ دو ڕۆژ بۆی ئەمریکا و دەوڵەتەکان ئێوە بوون بە سەبەبی ئەمریکا ئەم مەشاکیلانە ڕوویاوە جا حەزەکەم بۆ بەحسی چیمەنێ کرد کە داوایان کردووە لەو چوار خاڵە دابرێت من لەگەڵ ئەوانیم لەگەڵ ئەوانیم لە چیمەن چووکە ئەو چیمانە منتقەیان قەرهەنجیر بۆ دابرێت بۆ نەچنەوە خالت بۆ نەچنەوە ناو خالت چووکە ئەوە هەر قەرهەنجیر بەناو کردکەوە بەڵام چنەوە ناو دکتۆر ئەگەر لە حاڵی ئێستاە هەم هەرێمی کوردستان هەم عێراق پێویستیان بە ئەمریکا هەیە بۆ ئەو استراتیژیە کە ئەمریکا دەوێت لە عێراقدا پێڕەوی بکە ئەو عێراقی دەوێت دروست بکە و هەرێمی کوردستانە دەوێت دروست بکە پێویستیان بە ئەمریکا هەیە ئێمەی کورد ئەگەر ئەمریکا نەبێت لەبەر شۆڤینیەکانی عەرەب و شیعە و هەژمونی ئێران لە ناوچەکەدا و دەسەڵاتی ئێران لە بەغدا و لە ناودام دەستگاکانی حکومیدا وەزعی ئێمە لەو خراپتر دەبێت ئەگەر ئەمریکا نەبێتن ئەگەر ئەمریکا ئەم هاوسەنجێ لە نێوان ئێمەدا نەپارێزێ زۆر خراپ دەبێت جا بۆیە هەردوو لامان پێویستمان بە ئەمریکا هەیە ئەگەر سەرۆگۆزیرانی عێراق هەرچەند باش بێ وەکو ڕێز کازمیا خود عادل عەبدولمەهدی پێشووتر بەڵام ئەگە هێزێکی ئاوانە بێ تاکە سەرۆگۆزیرانێک ناتوانێت ئەم هەموو شتێکی ئێمە دەمانێت ئەو مافە دەستوری و یاسایانەیە کە ئێمە هەمانە لە نام ئەم وڵاتێ ئەگەر بەیەکەوە لەگەڵ عێراقیەکانە بەیەکەوە بژین لە ناو عێراقێکدا بژین بۆی ئەم مافانە پێشێن نەکرێت پێویستمان بە هێزێکی گەورە هەیە لە ئەمریکا باشتر نایدۆزینەوە ئەمریکاش لەبەردەم گۆڕانکاریەکی گەورەدا بە تایبەتی ئەمجاریان بەسەر هەڵبژاردنە چکە ئەوەی هاوچێشەکە لە ناوچەکەدا دەگۆڕێ یەک هێزی زۆر گەورە چەند هێزێکن بەڵام لە هەمووی گەورەتر هێزی ئێرانە دیموکراتەکان لێساوە دەڵێن ئەگەر بێنەوە دەسەڵات پەیوەندیان لەگەڵ ئێران چاک دەکەنەوە مانای ئەوە نییە ئەو شتێک کە ئیتفاقی پێشتر پێدەگوتە JCPOA هەمان شت دەهێن نەکایەوە بەڵام دەیانەوێت بێنەوە کار لەگەڵ ئێران بکەن ئەگەر دیموکراتەکان سەر نەکەون و هەر دۆناڵد ترامپ سەر بکەوێتەوە ئێران زیاتر لەو پراوێز دەخرێجا ئێمە دەبێت خۆمان بۆ ئەو ئەگەرانە ئامادە بکەین لە داهاتوو دەست و دەمی هەموو لایەک خۆش بێ گفتوگویەکی زۆر گرنگ و باش و بە پێز بوو بەڕێزان ئەم گفتوگوی نێوان ئەمریکا و عێراق بە هەر ئاراستەیەک بگات و بگاتە هەر ئەنجامێک گرنگ ئەوەی کە گرنگە هەمومان بیزانین گۆڕانکاری زۆر گەورە لەم ناوچەی ئێمەی تیاژین بەڕێوە هیوادارین کوردستانی عزیزمان لە نێو ئەم گۆڕانکاریانەیە سەرکەوت و سەلامەت بێ و هیوای سەرکەوتن بۆشان دیدانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستانە خوازین کە بە مزیکانە دەچێتە بەغدا تا ئەڵلقەیەکی در بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ